دکتۆر ئەحمەد عیسای بانخوازی ئیسلامی دەڵێ خوای گەورە بە جبریلدا قورئانی ناردە خوارەوە و لە نێو تەواوی مەلایکەتەکانی خۆیان کردیا باشترین و ڕێزلێگیراوترین مەلایکەتی خۆی و مەلایکەی مقەڕەب و بە ذوو میڕەش ناوی دەبا. ناردی بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم لە نێو 124,000 پێغەمبەرە بوو بە باشترین و بەڕێزترین پێغەمبەر. قورئانی نارد بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوونە باشترین ئومەت لە نێو تەواوی ئومەتانی دنیادا. خوا فەرمێ كنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ناردی خوارەوە بوو بە باشترین و ڕێزلێگیراوترین مانگەکانی ساڵ. لە شەبی قەدری پیرۆزدا ناردی خوارەوە لە 365 شەو ڕۆژەکەی ساڵدا بوو بە باشترین و ڕێزلێگیراوترین و قەدردارترینی شەو ڕۆژەکانی ساڵ. ئەمە گەورەی و کاریگەری قورئانە. هەر کەسێک لە سایه قورئاندا بژی و بە قورئان کار بکە ئەبێتە باشترین کەسی کۆمەڵگەکەی. بینەرانی عەزیز و خۆشەویستم، سڵاوی خواتان لێبێ. لە بەرنامەی پەیامی ڕۆژ و لاڵقەیەکی نوێ بەدیداری عەزیز و خۆشەویست شاد دەبینەوە. تاعات و عیبادەتی مانگی پیرۆزتان قبول بێ و لەگەڵ هاوکارم جەلال محەممەد دەزەکەین بە پێشکەشکردنی بڕگۆ بابەتەکانمان. جەلال سڵاوت لێبێت. سڵاو لێتەوە. بینەرانی عەزیز، سڵاوی خوای گەورەتان لێبێت. بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ئەمڕۆمان پێک هاتووە لە چەند بڕگەیەکی جیاواز لەگەڵ چەند راپۆرتێکی جیاواز کە بڕگەی یەکەمیان لەسەر خۆراک و خواردن و خواردنەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە میوانداری پزیشکێکی پسپۆڕی خۆراک. وەروەها بڕگەی دووەممان قسەکردن لەسەر هونەر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە میوانداری بەڕێز بیلال کێوانی هونەرمەندی ئیسلامی. وەروەها چەندین بڕگە و بابەتی تایبەتی ترمان هەیە لە نمونەی ڤیددیوەکانی ئێوە کە ناردووتانە بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ. وەروەها راپۆرتی تایبەت وە لەناو راپۆرتەکان دیشە ئەوەی کە زیاتر ڕیازم ڕۆ جێگەی سەرنجە ئەو ئیفتار و بەربانگەی کە لە بەشە ناخۆیەکانی هەولێر و سلێمانیدا دەکرێت بە تایبەتەوەی کە ئێستا ئامادەمان کردووە لە هەولێر ئەو بەربانگەی کە کراوە راپۆرت و دیمەنی تایبەتمان بۆ ئامادە کردووە بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن بینی بڕگە و بابەتی بەرنامەی پەیامی ئەمڕۆژ بن. زۆر سپاس. ئازیزانە ئەمڕۆ 11 بەر لەوەی دەست بکەین بە بڕگە بابەتەکان خۆمان و ئێوە ئاشناکەین بۆ مێژوە گرنگانەی لەم ڕۆژەدا ڕوویانداوە. ئەوە خۆی مێژووی هەیە لە 11 پێنجی ساڵی 1960 دەستگای مخابەرات و داپڵۆسێنەری مۆسادی ئیسرائیلی لە پایتەختی وڵاتی ئەرژەنتین ئەدۆڵف ئێخمان ئەندامی حیزبی نازی ئەڵمانی دەڕفێنن و دەیگوازنەوە بۆ شوێنێکی نادیار. ئەویش بە تۆمەتی بوونی دەستی ناوبراو لە کوشتاری جوولەکەکان لەسەر دەستی هیتلەر لە ڕووداوی هۆڵۆکۆستدا. دەوڵەتی جوولەکە هێندە بە گرنگی و بایەخەوە سەیری ئەو ڕووداوی خۆی کرد، هەم کردی بە هۆکاری بنیادنانی دەوڵەتەکەی لەسەر خاکی عەرەب، هەم سۆز و پشتیوانی هەموو دنیای پێ بەدەستێنا، هەم بە تۆڵەکردنەوە لە ئەنجامدەرانی قەرەبووی معنەوی هاوڵاتیانی خۆی کردەوە بە جۆرێک لە ئێستادا باز لەوە دەکرێت تەنها یەک کەس ماوەتەوە کە دەستی لەو ڕووداوەدا بوو بێت و دەستگیر نەکرابێت. 11 پێنجی ساڵی 1998 کۆچی دوایی شاعیر و زانەی ناوداری کورد مامۆستا مەلا مەسعود بێبەش. ساڵی 50کان تەجویدی قورئانی پیرۆزی بۆ تێگەیشتن و جوان خوێندنەوەی کورد زمانان نووسیوە. دیوانێکی چاپکراویشی هەیە بە ناوی دیوانی بێبەش و هەروەها چوارینەکانی گرنگی و بایەخێکی ئەدەبیان بۆ کورد هەیە. لە هۆنراوی داشۆرین و هەجووی ئەو کەسانشدا کە ناڕەسەن و بەدکرابوون لە کۆمەڵگەدا دەستێکی باڵای هەبووە. بینەرانی عەزیز، دیارە بڕگەی یەکەمان وە کامەژەمان پێکرد قسە لەسەر خواردن و خواردنەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەکەین کە سەرنجتان بۆ چەند زانیاریەک ڕادەکێشم. زانستی ڕۆژوگرتن لە ڕوانگەی زانستی سەردەمەوە لە ناو گشت ئەو شێوازانەی کە بۆ دەردانی ژەهری لەش و چارەسەری سروشتی بەکاردێنرێن. ڕۆژوگرتن پێگەی تایبەتی خۆی هەیە. ڕۆژوو جگەلەوەی کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ دادەنێت، توانای چارەسەرکردنی سەرسوڕهێنەریشی هەیە. دوورکەوتنەوە لە خواردن و خواردنەوە لە ماوەیەکی زەمەنی دیاریکراودا دەبێتە هۆی ئەوەی کە تەنانەت دوای مانگی ڕەمەزانیش سیستەمێکی خۆراکی تەندروست پەیڕەو بکەین. ڕۆژوگرتن لە ڕوانگەی زانستی سەردەمەوە بەم دواییە زانکان ئەوەیان بۆ دەرکەوتووە کە ڕۆژوو دەتوانێت پێگەیەکی گرنگی
لە بەرەو پێشچوونی چارەسەری کۆمەڵە نەخۆشیەکدا هەبێت. گروپێک لە زانایانی زانکۆکانی ئەمریکا و ئەوروپا چەندین لێکۆڵینەوەیان لەم بوارەدا ئەنجام داوە. بەشێک لەم توێژینەوانە کە لەسەر مشکەکانی تاقیگە ئەنجام دراوە ئەوە دەردەخەن کە چەند ڕۆژ ڕۆژوگرتن دەتوانێت گەشەکردنی شێرپەنجە دوا بخات و کاریگەری کیمیایی چارەسەری بەرز بکاتەوە. ئەوان بڕوایان وایە کە ڕۆژوگرتن بەر لە چارەسەری کیمیایی ڕێگری لە نەخۆشیەکان دەکات. پێگەی ڕۆژوو لە چارەسەری سروشتیدا چییە؟ بە بڕۆی پسپۆڕانی چارەسەری سروشتی ڕۆژوو باشترین شێوازە بۆ پاکبوونەوە و دەردانی ژەهری لەش. مانگی ڕەمەزان باشترین دەرفەتە بۆ نەمانی ژەهری کۆبووەوەی لەش و پاکبوونەوەی لەش. ڕۆژوگرتن تەنانەت خێراتر لە نەشتەرگەری کار دەکات، واتە بە ئاسانترین شێواز دەتوانێت بەرەو پاکسازی لەش هەنگاو بنێن. پشودانی جگەر و گەدە لەش پاک دەکاتەوە. ئەگەر کێشەی نەخۆشیتان نەبێت کە ڕۆژوو بۆتان زیانی هەبێت، ئەوە ڕۆژوو چارەسەرە بۆ زۆربەی نەخۆشیە درێژخایەنەکان. لە کاتی ڕۆژوگرتندا گەدە و گشت ئەندامانی لەش پشوو دەدەن و ئەوەش بۆ لەناوبردنی تۆکسیۆنەکانی یان ژەهراوی بوونی لەش و زیندووبوونەوەی خانە زیان لێکەوتوەکان دەرفەتێکی باشە. ڕۆژوو سروشتی ترین و باشترین شێوازە بۆ ڕزگاربوون لە دەمارە گیراوەکان و ڕێخستنەوەی سوڕی خوێن و جگەر. لە ڕاستیدا هەموو نەخۆشیەک بەهۆی کۆبوونەوەی ژەهر و ڕۆژوگرتن ڕێگەیەکە بۆ ڕزگاربوون لێیان. بەگشتی ڕۆژوو دوو ئەنجامی هەیە بۆ گەدە و میتابۆلیزم یان پێدانی وزەی لەش. یەکەم پاراستنی هاوسەنگی خوێن، دووەم پاکبوونەوە و لەناوبردننی ژەهری کۆبووەوەی لەش. بینەرانی عزیز تاوکاتێک کە میوانی تەوەری یەکەممان دێتە ناو ستۆدیۆ، بینەی راپۆرتێک دەبین کە هاوکارمان عیمران ئەمیر لە شاری هەولێر لە ناو بەشەناوخۆیی شەید شەوکەتەوە بۆ ئامادەکردوین کە ڕێکخراوی مرۆڤ دۆستان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا نزیک بە 4 ساڵی ڕابردوو تا ئێستا هەڵدەستێت بە سازدانی ئێوارەخوانێک بۆ قوتابیانی بەشەناوخۆیی. پێکەوە بینەری ئەم راپۆرتە دەبین، هەرچەندە ئەم راپۆرتە ینی ئیفتارەکەی ئێوارانی بەشەناوخۆیی هەولێر بەم راپۆرتە کۆتایی نایە، چەند دیمەنێکی تایبەت لە نوێژی بە کۆمەڵیانمان ئامادە کردووە لە درێژەی بەرنامەکەدا بۆتان پەخش دەکەین. بینەری راپۆرتەکە دەبین پێکەوە. من لە شاری هەولێر و لە داخلی شەی شەوکەتم کە یەکێکە لە داخلیە هەرە گەورەکان لە شاری هەولێر کە نزیک 2000 قوتابی لە خۆی دەگرێت. یارم داخلیە جیاواز لە داخلیەکانی تر هەموو مانگێک هەموو ساڵێک لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئیفتار یان نانخوان ئێوارەخوانێک بۆ قوتابیان ئامادە دەکرێت. ئەو شوێنەی من ئێستا لێم ئێستا خەریکی ئامادەکردنی خوانی ئێوارم بۆ قوتابیانی داخلی شەی شەوکەت و بەشێک لە داخلیەکانی دەوروبەری کە نزیک 2000 خواردن بۆ قوتابیان لێرە ئامادە دەکرێت، واتە قسێبی 2000 قوتابی دەکرێت. دیارە بەشێک لەو کەسانی کە لە دوامەوە دەبینن تەواوی ئەو کەسانە بەخۆبەخشانە لێرە کارەکەن و هەمویان قوتابین نزیک 125 قوتابی ئامادەکاری دەکات بۆ بەربانگ و بۆ ئێوارەخوانێک بۆ قوتابیان. دیارە لەلایەن ڕێکخراوێکی خێرخوازیەوە تەواوی ئەم مصرفانە دەکرێت بۆ قوتابیانی خۆشەویست. من هەر لە نێو ئەوانە دەمهەوێ لەگەڵ ئەو قوتابیانە بدوێ مزانە خۆ هەستێکی چۆنیان هەیە و تا چەند ئەم خواردنەیە سوود و سفادەی بۆ ئەوان هەیە و یارمەتی دەریان دەبێت لە پرۆسەکانی خوێندن لەگەڵماندا بن. ناو میلان ئەزمەدین لە خەڵکی هەڵەبجەی شەیدم قۆناغی چوارەم لە کۆلێژی داروخسات لە بەشی کارگەری ڕێکخراو گەشتیاریەکان. 4 ساڵە بەشداریم هەیە لەم پرۆژە، هەر جارێ بە شێوەیەک ئیشەکە بە شێوەیەکی ڕێکخراو ڕاوەڕێەوە. ئیشەکە کراوە بە چەند لیژنەیەک عیدی کافتریایە خواردنەکە تێئەکرێت دائەنرێ، لیژنەیەک ئەیهێنێ عادەتی، لیژنەیەکیش عیدی ڕاخستنی سفرەکانە، لیژنەیەک عیدی خورما، لیژنەیەک عیدی ئاو، دواتر لیژنەیەک عیدی کۆکردنەوەی ئەو خۆراکی کە ئەخورێت. ڕێکخراوی مرۆڤ دۆستان هەڵەسێ بە ڕێخستنی ئیشەکە، خێرخوازانیش ئەوانەی کە ئاروەیە لە بەشدار بن لەم پرۆژە پارەکە ئەدەن بە ڕێکخراوی مرۆڤ دۆستان کە حاجیازات سەفەرشاریەکە، ئەویش بڵێ ئەیات بە ئیشەکە. ئێمەش ئەوکو تەلەبەکان لێرە بەرپرسین لە ڕێخستنی ئیشەکە. من هۆگر جادم لە قۆناغی بەشی سێی ئامارم لە شارۆچکەی تەقتەقەوە بەشدارم لەم داخلی. 3 ساڵە لێرە بەشدارم. ڕەمەزانانی شێشەوکەت و داخلی جیاوازە
کەشێکی ئیمانی و کەشێکی ڕۆحی هەیە بەڕاستی هەستێکی خۆشە کە دەبینم لە چینی گەنجان ڕێز لە مانگێکی پیرۆزێکی ڕەمەزانەگرن و بەدەم بەبێ ئەوەی زۆربەی لێرێ بەبێ ئەوەی پێی بڵێ دێخۆ بەخشانە کار دەکە. ناوم سابر صالح لە بەشی ڕاگەاندنم قۆناغی دووەمم و لە شاری سۆران نیشتەجێم لە داخلی شەوی شەوکەت دەمێنمەوە و دیارە ساڵانە لە داخلی شەوی شەوکەت ئەم پرۆسێ دووبارە دەبێت و لەلایەن چەند کەسێکی خێرخواز و چەند ڕێکخراوێک زیاتر خواردنەکان هەر برنج و شلە و گۆشتی مریشک و ئەوانی ترە. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە لێرە هەموو قوتابیان پێکەوە کۆ دەبنەوە لە کاتی بەربانگ بەیەکۆ ڕۆژوەشکێنن سەرەتا نوێژەکەن دواتر ڕۆژوکیانەشکێن و پێکەوە نانەخۆن و هەستێکی زۆر خۆشتریش لە کاتی بەیانیان نوێژی بەیانیان پێکەوەکەن دواترە خەون هەمویان پێکەوە. زووتیان فێن خدر خەڵکی چارچکەی حاجیاوام لە هەولێر دەخوێنم و لە داخلی شەوکەت دادەنیشین ئەو نزیکەی 4 ساڵە ئەو ئیشەی دەکەین ئیشێکە لانی ڕۆحی زۆر مستعدەبی کەویش ئامادەکردنی نانی ئێوارەیە بۆ قوتابیان چوو کاتی قوتابیەکان لەو کاتەدا دەکەوێتە کاتی ئیمتیحانەوە مەجال ئێوان نییە خواردن ئامادەکەن تۆزێک ئیزعاجە بەڕاستی هەفتێکی زۆر خۆش بە تایبەتی کاتێک دەبینی کە هەموو هاوڕێکانت هەموو هاوتەمەنەکانی خۆت کە پێکەوە لە ڕیزی جەماعەتدا ڕاردەوەستن و نوێژ دەکەن پێکەوە هەر یەکە و خەڵکی یەک منتیقەیە هەیە لە خودماڵەوە هەیە لە هەڵەبجەیە هەیە لە دۆکە هەیە لە زاخۆیە هەر یەکە لە شوێنێکەوە خست بۆ تۆ لێرەکان نوێژ دەکات یەکتی دەناسن یعنی بەڕاستی هەفتێکی زۆر خۆشە. ناوم هەژارە لە قەزای بەردەڕشاتم لە بەشی بالۆجیم قۆناغی سێم هیچ مادووبوونێکمان پێوە دیار نییە کە ئەو کاتی کار دەکەین بۆ نمونە ئێستا ئێرە شوێنی ناخواردنە یعنی بەبەر ناکەوێت چەند کەس ینی بێن کار بکەن ینی ئەوەندە هەستی خۆبەخشی لە نێوان تەڵەبەکاندا هەیە و لێرە هیچ جیاوازی ناخرێتە نێوان کەسە گەورە و بچووکەکانی و یان دیانەتەکان بۆ نمونە لێرە کەسانی ئێزدی هەنا خەڵکی ڕۆژ ئاوا هەیە هەر هەمویان لەسەر یەک سفر نان دەخۆن ئەلحەمدولیلا ئێمە لە ناو باخچەکە نوێژی مەغریب و عیشا و بەیانی دەکەین لەبەر زۆری ژمارەی نوێژ خوێنان. گەرچی هاوکاریکردنی قوتابی بە هەر شێوەیەک پاداشت و خێرێکی نەبراوەیە بەڵام دابینکردنی بەربانگ و خواردن بۆ هەزاران قوتابی لە مانگێکی وەها پیرۆزی ڕەمەزان خێرێک و پاداشتێکی نەبراوی هەیە کە تەنها خودی پەروەردیگار دەتوانێت خێرەکەی دیاری بکات و ئاسوودەیەکی زۆر دەبەخشێ بە خودی ئەو خێرخوازەی کە دەبینێ هەزاران گەنج لەسەر سفرەکەی ئەو بەربانگ دەکەونەوە و ڕۆژوەکەیان دەشکێنن. عیمران ئەمیر لە بەشە ناوخۆیی شەی شەوکەت لە شاری هەولێر تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ. سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە جوانە. خۆراکێکی تەندروست لە ڕەمەزاندا ئازیزانم دەکەینەتە وەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت مرۆڤ هیچ دەفرێکی پڕ نەکردووە لە گەدەی خراپتر بێ بۆیە بۆ تەندروستیەکی جوان و بۆ ژیانێکی تەندروست و جەستەیەکی تەندروست دەفەرمێت گەدەتان بکەنە سێ بەشەوە بەشێ بۆ خۆراک بەشێ بۆ خواردنەوە بەشێکیش بۆ هەوا و هەناسەدان. تەنانەت دەفەرمێ هەر کاتێک یەکێکتان لە خەو هەستان با دەست نەخاتە نێو هیچ دەفرێکی خواردن و خواردنەوەکەیەوە تا باشترین شێوە دەستەکانی بشوە. تەندروستی خۆراک یەکێکە لەو بابەتە گەرموگڕانەی لە جیهاندا گرنگێکی زۆری پێدرێت لە پێناو تەندروستیەکی باش و بۆ پاراستنی تەندروستی و جەستەی مرۆڤ لەو تەواوی نەخۆشیانە. لە ئێستاشدا باز لەوە دەکرێت نەخۆشیە درێژخایەن و لە ناکا و بکوژەکان لە هۆکاری سەرەکیان نەگەڕێتەوە بۆ پیسبوونی خۆراک و نەبوونی خشتەیەکی تەندروست بۆ خۆراکێکی تەندروست. لە مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا خەڵکێک بە نەشارەزایی و بە ناگایی خۆراکێکی زۆر زیاد لە پێویست بەکاردێنێ. بۆ قسەکردنی زیاتر لەسەر خۆراکێکی تەندروست و وەدانانی خشتەیەکی تەندروست بۆ خۆراکامە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامەران ژاژڵەیی پسپۆڕی تەندروستی خۆراک و نەشتەرگەری گشتیمان کردووە. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە.
زۆر بە خێر بێ خۆراکی تەندروست کامەیە و بۆچی پێویستە ئێمە خۆراکی تەندروست بەکاربێنین لە ژیانی ڕۆژانەماندا؟ یعنی یەکەمان بێگومان بۆ خۆپاراستن لە نەخۆشی، دووەمیشان بۆ یارمەتیدان بۆ جوو چاکبوونەوە یان لانی کەم کۆنتترۆلکردنی نەخۆشیە درێژخایەنەکان کە زەحمەتە لەم کەساتە چارەسەریان هەبێ. خواردنی تەندروست بەشێکە لە ڕێگا گرنگەکان بەتەنیان ئابەزێکێکە لە ڕێگا سەرەکیەکان لەگەڵ یا ستایلی ژیانی تەندروست و لەگەڵ وەرزش و کاتی خەو ئەمانە بڵێن بەیەکەوە پرۆسەکە تەواوەکات. بۆیە زۆر گرنگە یەکەمیان بۆی کە خۆمان پارێزین لە نەخۆشیەکان تا چەند بتوانین بەپێی توانە و بەپێی بارودۆخی ئابووری ئەو هاوڵاتیە پابند بیندانی کەم بە لەسخەیانەوەت ئەگەر هەمووی نەتوانین خواردنی تەندروستەوە. خواردنی تەندروست پێکاتووە لە سێ بەشی گرنگ. یەکەمیان مادە سەرەکیەکان پرۆتین و کاربۆهایدرێت و چەوری، دووەمیان بریتین لە ڤیتامینەکان و کانزاکان، سێمیان لە ڕیشاڵەکان بە زۆری لە سۆزە و لە میوە و لە دانەوێڵە تەواوەکاندا هەیە. مادە ئەنتی ئۆکسیدەنتەکان واتە ئەوانەی کە دیژە ئۆکسان و ئەمان پارێزە لە نەخۆشی و لە شێرپەنجە و نەخۆشە درێژخایەنەکانی تر ئەمانە بە زۆری لە سۆزە و میوەیە هەیە، لەگەڵ ئاو بەشێکی گرنگە بێگومان. ئەمانە بڵێن پرۆسەکە تەواوەکە، بەڵام بێگومانە بێ ڕێژەی چەوری کەمترین ڕێژە بێ، دوای ئەوە پرۆتین نزیکەی لە ساڵ 35 یاخود کەمتر بێ، لە ساڵ 55 کاربۆهایدرێتی ئالۆز بێ باشترە. مەبەستم بۆ نمونە ئاردی بۆر باشترە لە هین، لە ئاردی سفر، گەرمە شامی و پاقلەمەنیەکان ئەمانە هەر بە دەوڵەمەندن بە کاربۆهایدرێتە ئالۆزەکان یان ئەوانەی کە سادەن دروستکراو نەبن. دروستکراو بۆ نمونە شەکر و ئەو بەرهەمانەی لە هەوی دروست دەکرێت، ئەمانە کاربۆهایدرێتی سادەن زۆر ئەگە بەکاریان نێنین لە شا بە خێرایی ئەگۆڕێ بۆ چەوری ئەگەر ئەو کەسە بەکاری نێنێ. زۆر باشە دکتۆر، ئێوارەیە دەدەقیمەوە بۆ بەربانک زۆر برسیمانە تینومانە کە بانک دەبێت چۆن پەلاماری ئاو خواردن و خواردنەوەکە بدەین و ڕۆژەکەمان بشکێن. یعنی خۆی شێوازی تەندروست ینی بۆ ڕۆژ وشکاندن بەم شێوازەیە. یەکەمیان میوەیە کەڵەبژێرین، ئەوەی کە بڵێن سونەتە لە ڕووی ئاینی ئیسلامی پیرۆزەوە بە دەنگێک خورما یاخود دەنگێک تا سێ دەنەک خورما، ینی ئەمەیان بەپی ئەو کەسە ئەگۆڕێت ئەگەریشە شەکرەی هەبێ پێویستە یەک دەنەک بێ، ئەگەر قەڵەو بێ یەک دەنەک بێ یان بە هەماشەوە لەگە پەرداخێک ئەو ئاوکە باشتر وایە فێنک بێیان لە پلەی گەرمی ژوورەکەیا بێ، واتە زۆ سارد نەبێ. ئەمە ڕۆژۆکەشکان ئەمەت بەسە. ئەگەر لە کاتی نەبوونی خورمایە هەرمیوەیەکی تر بێ، بۆ نمونە دوو دەنەک مێوش بێ یاخود دەنگێک قەیسی بێ یاخود قاشێک کاڵەک یان ئەمانە، واتە شتێکی سادە بێ بەس شەکرەکەمان بەرز کاتەوە، چونکە پێش ڕۆژوشکاندن تۆ ماوەی 15 بۆ 7 ساعتە خواردن نەخواردوە، بێگومان شەکرە دابەزیەوە هەست بە برسێتی یەکەی، بەڵام بەوە ڕۆژۆکەشکان و دوای ئەوە نوێش بکات، واتە ئەو مرۆڤ بەلانی کەمەوە چارێکێک بوەستێت پرۆسەکە، دواتر دەزەکەی بە بڵێن بە ژەمی خواردنەکە. سەرەتا ئەوەی کە لە ڕووی زانستی من بازەکەم، ینی تۆزە بە کەلتوری ئێمە نامۆیە بە تایبەتی ئەم چەند ساڵی ڕابردوو باشترین شدەوەی قاپێک شۆربا بخورێت، بەس قاپێکی بچوک بێنە قەبارەی گەورە بێ، بۆ نمونە نیسکە نەبێت یاخود پاڵپینە بەتلش یاخود شۆربای قارچک یان کەمێک لە ئاوی مریشک بەس بە پێستەکەی فڕێدراوێ پێشێنانی، دواتە قاپێک زەڵاتەی وەرزی خۆمان تەماتە و خەیار بێ یاخود تەماتە و کاهو یان تەماتە و ترۆزی کەوتەتە بازارەوە. ئەتوانی سەوزەکانی تریشی تێکەڵاوکەن وەکو کەرە و سو مادەن و سو بیبەر و هەندێک کەسی ئەتوانێت میوەی تێکا و کولی مۆ زەنجەپیل ئەمانە، دواتر ئینە سەر ئەمە بە هێواشی بخورێ، نابێت بە پەلە و بە هەڵپە بین، چکە ئێمە ماوەیەکی زۆرە گەدەمان خواردنی نەبینیەوە، ئەو بڕە خواردنەی زۆر تێبکەی ئەو کەسە تووشی کۆمەڵی کێشە ئەبێت، دواتر بۆ نمونە تووشی هەڵاوسانی گەدا ئەبێت، تووشی جۆرێک لە تەماڵی ئێت لەشگرانی ئێت، ینی خەویێت، هەندێک کەس بە ناچاری پاڵەکەوێت لاڵ و پاڵ لەیەکەوێت دوای ڕۆژ وشکاندن ئەگە بە پەرە نام بخۆیت. دواتر ئینە سەر ژەمە سەرەکیەکە ئەوەی لە کۆمەلگای کوردی زۆر باوە بەداخەوە، ینی ئەم چەند ساڵی ڕابردوو زۆربەی هاوڵاتیان سەرنجماوە و ئێوارەیەکە بێ برنج و شلە بخۆن، ئەمەیان لە ڕووی تەندروستی بازەکەم، ینی باشتر وایە مەسەڵەن بۆ نمونە ئەمڕۆ برنج و شلەی خوارد لەگە پارچەیە گۆشت ئەگەر ئەو کەسە دەرامەتی ڕێگەی پێ، هەم پارچەیە سنگی مریشک یان پارچەیەکی بچووکی تر لە مریشکەکە بەبێ پێستەکەی بێ، ڕۆژێکی تر بۆ نمونە تۆزە نۆکایەک بخواتەوە، نۆکاو بخوات لە هەفتەی دوو جار ئەگەر توانی مەسە ماسی برژاو بخوات، ئەمانە بڵێن ئەو خواردانەی کە لە کۆمەڵگای ئێمەیە دەست ئەکەون
ڕۆژێک توانێت مەسەلەن شتی سوک کراوە بخوات بۆ نمونە پەتادە بخوایان تەماتەی سوک کراوە بەس زۆرڕوانی تێ نەکرێت و ئەگەر شتێ سوک کرایەوە ئەبێ زەیتەکەی بچۆڕێتەوە اینجا پێشکەش بکرێ یان شفتەیان کوبە ڕۆژێک دەتوانێت یا پراغ بخورێ بە تایبەتی هێسا بڵێن تاڵادەیە گەڵامێ و شت ماوە گەڵامەوە بیان سڵق بێ بەبەستم وەیە هەموو ڕۆژێ نابێت بەم هەم خواردنە بەردەوام ببێت ینی هەموو ڕۆژێ هەمان خواردن دووبارە بکرێتەوە بەڵام ئەمە من بۆ کەسێکی ئاسایی بازەکەم ینی ئەگەر کەسێک نەخۆشی درێژخایانی هەبێ ڕەنگە تۆزە گۆڕانکاری تیا بکە شیرینی خواردن بە شێوازی گشتی لەگەڵ شربەتی گیراوە ئەمانە باشتر وایە نەخورێنەوە بەڵام بەڕاستەکەی ئەمە لە ئێستا ئەستەمە خەڵک پابندی ئەمە بێ بۆیە هەوڵ بدرێ لە هەفتەکەیە 2 جاریان 3 جار بخورێ بە تایبەتی دوای تێپەڕبوونی چەند ڕۆژێک لە ڕەمەزان ئەو کەسە تقریبا چەند ڕۆژێکە خواردوتە چاو تێر بوو ینی پێویست ناکات و هەموو ڕۆژێ بیخۆیتەوە هەفتەی 2 جار 3 جار شیرینیە بێ 2 ساعت دوای ڕۆژوشکاندن بێ باشترین کە دەڕووی زانستی و هەڵەیە بڵێ و ئەم کەلتورە چەند ساڵێکە پێیا بووە ینی ئەوانەی کە لە هەشتاکانە یان لە کۆتایی هەفتاکان مخۆمالی هەفتا دوم ئەم کەلتورە بەڕاستی ئەو کاتە نەبوو هەشتاکان برنجی زۆر بوو بڵێن نەوەکان ئێمە نەبوو ینی زۆربەی لە بە گەماری و ئابووری خەڵک نەیەتوانی بکرێت بەز هەشتاکان هەبوو بەس ئەم کەلتورە تازە بووە بە باو و دووبارەش ئەبێتەوە هەموو ڕەمەزانەکە من ئەزانم بەشێکی زۆر لە کاسبکاران و گەنجانی ئەم وڵاتە بژێوی ژیانیان لەسەر ئەوەیە بەڵام مەرج نییە من هەر لە ڕەمەزان لێت بکڕمەتوانین ڕەمەزانی ژێت بکڕمیانی باسی تەندروست دەکەمیانی دکتۆر ئەو خەوەی کە جەنابە داماژەت پێکرد زۆر جار خەڵک دوای تێرخواردنێکی زۆر ئیتر هیچ مەجالێ بۆ هەناسەدان و بۆ وەکۆڵێ هەوای ناو مەعیدەی نایڵێتەوە خەوێک ئەیگرێ و بەسەر خواردنە قورسەکانە ئەخەوێ ئەم خەوە چ زیانێکی بۆ تەندروستی مرۆڤ لە ڕووی تەندروستی جارە تا نیم ساعت نابێ بە هیچ شێوێ پاڵکەوی چ ڕەمەزان بێت تەنانە میوەش خۆیتانە یان ئەگە پارچەیەکەم بێت لە ڕووی تەندروستیەوەڵم تا نیم ساعت نابێ پاڵکەوی بەس بۆ خواردنی چەور 2 ساعت بۆ 3 ساعتە لە یادمان نەچێ ینی شەو نخوونی یەکێکە لە هۆکارەکانی زۆربەی نەخۆشیەکان ینی تەنانەت ئەم لە ساڵی ڕابردووە بەیەکێ لە هۆکارەکانی شێرپەنجەداهاندێت لە دوای یانزەی شەوە ئەو کەسانەی کە بەخەبەر بن تووشی زۆر کێشە ئەبنەوە ئەگەر بێت و لەو کاتەیە بخەوێت دوای بەربانک هەڵبەت شەو خەوی لێ ناکەوێتەوە بە ناچاری ئەمێنێتەوە هەرچەنە دیاری شەو نخوونی چەند ساڵێکە بڵاو بۆتەوە بەڵام زۆربەی خەڵک ئەوانەی کە من ئەیان بینم پاساوەکەیان ڕەمەزانەکەن بە پاساو ئەڵێ ئێمە ناخەوین تاوەکو پاشێ و هەڵبەت من مەلانیم بەزەوە نازانم یان ئێبێ تۆ ڕۆژەکە بە خەبەربی نەک بە شەو بە خەبەربیت و بە ڕۆژ بخەویت و لە هەمان کاتە هەموو کەس ئەوانەی کە ئیماندار بن ئەزانە خوای گەورە لە قورئانە فەرموویەتی شەوم دروست کردووە بۆ خەو بەس وەکو زانست ئەگەر تۆ ئەو کاتە خەوتی تووشی کێشەی دڵەکەزیە بیت غازاتە بۆ دروست ئەبێ تەنانەت ئەو کەسە ناتوانێت بچێ بۆ نوێژی تەراوی حیش بکایانی وا لاهین لێیەکەوێ و ڕۆژی دوایی زۆ تینوی ئەبێت و هەمان ڕۆژەکە بە بەردەوامی شەکەت و تووڕە و مان و هیلاکن ئەوانەی کە ئەیبینن چکە 1-2 ساعت دێخەوێ تاوکو بەرەبیان خەوی لێ ناکەوێتەوە جا ئەگە کاری هەبێت بەت ناتوانێت بە باشی بەڕێوەی بەرێ دکتۆرگە بچین سەر پاشەوە یاخود ئەو میوەیە کە پێشوی بچین سەر پاشەوە میوەی کە شەوان لە کاتژمێر 10 و 11وانەیە دەخورێت چەرە ساعت و میوە ئەمانە بە تایبەتی قسە لەسەر مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین ئەوانە چۆن تەعامل لەگەڵ ئەو خواردنانەیە و کاتانەیە بکەین میوە خواردنەکەی بڵێم سەوزە و میوەجان ئێمە بەستەنیا میوەکە نەبێ هەندێک سەوزەمان هەیە بڵێ بڵێ ینی باشتر وایە ینی بڵێن ئێمە لە سەعانەوە لە ینی تقریبا دوای تەواوبوونی تەراویحەکە 11 باشتر وایە لە ڕووی زانستیەوە خەوی لێکەوتە بێ ینی بۆ 2 من ئەو کاتە دانێم ینی 2-3 جار میوە بخورێ بە تایبەتی ئەو میوانایی کە دەوڵەمەندن بە ئاو بە پۆتاسیۆم بۆی ڕۆژی دوای ئەو کەسە بێتوانانە بێ و تونی نەبێت بۆ نمونە شووتی کاڵک خەیار ترۆزی میوەکانی خۆمان زۆر باشن چوالەی سەوس مزرەسێ و ڕێواز ئەگە کەسێک کێشەی گەدەی نەبێت ینی سەرەتا مزرەسێ و زۆر ترشە هەڵوجەی سەوس سەرەتا زۆر ترشە ئەگە کێشەی گەدە تەبێ باشتر وایە تۆزە پێبگا اینجا کیوی هەموو میوەکانی تریانی هەمویان بەس لێ بخورێت 2-3 جار بۆ ئەوەی یارمەتی بە ڕۆژی دوای ئەوە تونی نەبێتەوە لە بینی بەربانگ بۆ پارچەویش بەلانی کەمەوە هەش بەرداقاو بخورێتەوە بەڵام هەڵبەت میوەی ناو ئاوی ناو میوە و سەوزە زیاتر ئەمێنێتەوە
ئاوی ببڕێزەوە تا ئاوی ناوە و میوەی کە دەیخۆی زیاتر دەمێنێتەوە تا ئاوێک کە بە پەرداخ دەیخۆیتەوە بێگومان لەبەرەوەی تاوەکو هەرز دەکرێت و هەڵەمەژێت لە ڕێخۆڵەکان کاتێکی زیاتری ئەوێت لە هەمان کاتە ئەو کەسە هەست بە تێربوونیشەکە ڕۆژی دوایی کەمتر هەز بە برسێتی ئەکات دوورەکەوێتەوە بۆی کە تووشی قەبزی ببێ قەبزیەشێکە لە ئەو کێشە تەندروستیانەی کە ئەوانەی بە ڕۆژون سەوزە و میوە نەخۆن تووشی ئەبنەوە. دوکتۆر بورە لە واڵەکەی خۆتا لە فەیسبوک بابەتێک دانابوو لەسەر کێشەی قەڵەوی لە ڕەمەزاندا. بەڵێ ئەگەر زیاتر ڕوونی بکەیتەوە هەرچەندە زانیاریەکەمان نێمە لە بەرنامەی پێشووترا خوێندەوە بۆ بینێرە بەڵام هۆکار چیە کە هەندێک لە خەڵ لە ڕەمەزانە قەڵەو دەبن. بیانی بەداخەوە ینی خۆی ئەو شێوازە پەیوەندی بە ڕۆژوە نییە پەیوەندی بە هەڵەباوەکانی شێوازی خواردنی هینەوە هەیە. یەکەمیان خواردنی برێکی زۆر شیرینی و چەودی شەربەت ینی ئەمە یەکەم زیادە ڕەوی لە خواردنی خورما لە یادمان نەچێت لە کۆتاییە دەوڵەمەند دەبەوزە دەنجە خورما لە 54 کالۆریۆتیایەتی تاوەکو 57 یان زیاتر بەڵام سێوێک یاخود پرتەقاڵک 42 کالۆریتیایە قاشێک شووتی پڕبەدەست 30 کەسە 32 کالۆریتیایە کە شووتی هەموو کەس ئەڵێ تامەکەی زۆر شیرینە بەس چونکە زۆر ڕیشاڵ و شتی وایە ڕێژەی کاربۆهایدرێتەکەی کەمترە بەراوردەوە ئەو نەخواردنەوە ئەو کەسانەی من ئەیان بینم زۆربیان لە کاتی بەربانگ و لە کاتی پاشێەوە ئەو زۆرە خۆنەوە بەس لە ماوەی بینیە زۆر لادیان ئەچێتەوە یان زۆر گرنگی پێنایەن بەدەر لەوە ینی شیرینی هەرمە بەسمان تەنیا لقمە قازی ئەمانە نییە ئیشی هەویر هەر لە ماڵەوە کولیچە و هاوپێشەکانی ئەمە شەر دەوڵەمەندم بەوزە خواردنی بڕێکی زۆر لە برنج و شتە هەچەنە بن ئەوانەی کە ئەیان بینە بەڕاستی بە برنج و شتە بە تەنیا کێشیان زیاد ناکە هەمیشە گۆشت و مریشێکی زۆری لەگەڵا ئەخۆن هیوادارم هەیەیان بێ بە بەردەوامی بیخۆن بەس ڕۆژ دابەشی کەم بە سەحەفتەکەیە لەگەڵ یا دیاردەی شەو نەخۆنی و تەمەڵی نەجوڵان و سستی وەرزش نەکردن ئەو کەسانی کە ئەیان بینی بە پاساویەوەی وەڕۆژووە ئەڵێ من ناتوانم هیچ بجوڵێم و ئەمانە دوای 11 شەو ئەگە بەخەبەر بێت ئەو کەسە بێ ئەوەی پاساوێکی هەبێ هۆرمۆنی قەلەقیەکان زیاکە ئەو کەسە بەشی کەمیش بخۆی ڕەنگە بەشێکی بێ بە چەوری لە هەمان کاتە کەمی ڤیتامین دی ئەگەر نەچینە بەرخۆش ڤیتامین دیمان کەمە ئەو کەسانەی کە بە ڕۆژون ئەڵێ من گەرمامە بێ ینی ناتوانم تونیم ئەبێ و بەم شێ پاساوە لە بینی نۆی بەیانی سێ ئەسر ئەم پلەی گەرما بە تایبەتی لەم وەرزەیە جارێنەوە بۆ 11 زۆر پێێنی کە ئەتوانی بچیت بەمەجێ ئەو کەسە بەخەبەر بێت نەخواردنی سەوزەکان بەشی ماوەیەکی زۆر لە گەدەیە ئەمێنێتەوە لە هەمان کاتە ڕێگەت پێنایەتەوە چەند بتەوێت خواردن بخۆی و ئەو کەسی کە برنج و شتە ئەخواگە قاپێ زەڵاتە بخوات پێشەوەی برنج و شتەکە بخوا هەڵبەت کەمتری پێخورێ جۆرێکی تریان هەیە تایبەتە بە کەلتوری کوردەواری ینی بۆ نمونە زۆربەی کەیبانی کورد ماڵەکە 4 ئەندامن هەمیشە بەشی 2 کەسی زیاتری هێناوە ئەمە لە ڕابردووە بۆمان ماوەتەوە ئەڵی نەوەکوێشێک بێ زۆربەی جارە و یەکە نایەت ئەو خواردنی کە ئەمێنێتەوە ئەخورێت و هەندێک بڵێ ئاخر بڵێ ینی ئەمە بۆ دایکی خۆم ئەڵێ ئێمە پێمان گونا حەفڕێ بین بەس ئەمە دیاردەیەکی هەڵەیە ینی یاخود لە پاشێویشە هەمان شت دەخواتەوە هەروە ساردەمەنیەکانی لە یادمان نەچێ دەوڵەمەندم بەوزە خواردنەوە گازیەکان و ئەمنەوەی نوێیە ساڕۆیان کردوتە سەر فاسفوتەکان پیتزا و هەمبەرگر و ئەمانە زۆر دەوڵەمەندم بەوزە بە تایبەتی ئەگە تۆ بە بەردەوامی بیخۆیت و قەبارەشیان گەورەیە ئەمە بڵێن ئەمانە هەمووی کۆکەیتەوە بە هەمووی هۆکارە بۆی کە کێشیان زیاد بکە ئەوانەی کە من بینیومە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە زۆربیان چەند کیلۆیەک لێکێکیان زیاد کردووە ئەم دیاردەیە تایبەت نییە بەس بە کوردستان لە وڵاتانی کەندا و هەمان کە تقریبا هەمان هاوکێشەی ئێمەیان هەیە هەرچەنە جیاوازی لە بارودۆخی ئابوووریەکە هەیە بەس هەمان ڕفتار بێگومان گۆشت خۆریم بەڵام خۆ بە سەنیا ینی ئەگەر بڵێن تۆ ڕۆژانە کوتێکی گۆشت بخۆیت لەگە برنج و شتەکە یان 2 شیش گۆشتی برژاو بخۆیت ئەمە خاڵێکی ترە دووەمیان ڕفتارێکی تر ئەمە کە کەلتورێکە پێویستە پێبین ئەگە تێرمان خوا با لەسەر سپرەکەیە خو لەسەر ئەو مێزە نەمێنی بەس بمێنیتەوە لانی کەم 100 کالۆری بۆ 200 کالۆریت خواردووە ینی تەنانەت لە چێشخانەکانەگە لەگەر کۆمەڵی هاوڕێ بچیتە دەرەوە تۆ تێری خواردەوە بەس هاوڕێکەت بەشێکی زۆری داوا کردووە ئەڵێ بۆ لەگەڵ ئەوەم لەگەڵا بخۆیان وەرزشکردن دوای خۆراک زۆر جار خۆراکەکەت تەندروستە بەڵام بەهۆی ئەوەی کە لەسەریە خەوی ساحەتەکە هەر بێتە مای زەر بوون وەرزشکردن بەتایبەت لە ڕەمەزاندا ئێستا من خۆم دوێنێ هەر لە ماڵەوە دەوام نەبوو 12604 هەنگاو ڕۆشتم
هەر لە خوێندنەوە لە ئەنجامی خوێندنەوە ئەو تەراوی حوشتەی کە تۆ 11 کان نوێژەکەی هەڵەسیتەوە چی بۆ مزگەوت 200 مەتر لە ماڵەکەتەوە نزیکە تا چەند گرنگە وەرزشکردن چ بایەخێکیە بەتابەت لە دوای خواردنە ناتەندروست و تەندروستەکانیش بیانی خۆی بڵێن بە یەک شت هەیە باشترین کات بۆ وەرزشکردن پێش وەربانگە ساعاتێک 2 ساعت پێش بانگان باشترین کاتە تۆ بڵێ پێشبانگی مەغریب بڵێ لەبەرەوەی کە تۆ دەمێکە خواردن نەخواردووە ئەوەی کە لە لەشتا هەیە بەس چەوریە ئەگە بێت و وەرزشێک بکەیت تەنانەت ئەم ڕۆیشتنەی کە ئەم کاکەیەمان کردوێتی من زۆربەی ئەوانەی لە ماڵەوەم ئەڵم تۆ ناتوانیت بچێوەقاعە لە ماڵەوە هەمووی ساعاتێکە سە 5 بگەڕێ ئەمە وەرزشێکی سادەیە ئیتر هەموو کەسێک دەتوانێت بیکات ینی هەر مۆبایلەکەت بەدەستەوەی هەستە بە هاتوچۆ سەیری بکە و پیاسەکە و کردووە چون بۆ مزگەوت و هاتنەوە بە پێ ئەمە بێ بکرێ بە کەلتور چکە زۆربەی ئێستا ژمارەی مزگەوتەکان زیادی کردووە بەس زۆربەی کە نزیکی شەهر بە ئۆتۆمبیل ئەڕوات ینی ئەمە بڵێن هینە تەراوی حەکە خۆی هەر جۆرێکە لە وەرزش ینی ئەگەر نەتوانێتوانی لە ماڵەوە بیکەینە چم بۆ ینی باشترە باشترین کات بۆ وەرزش وتم ئەو کاتەیە مەسان پێشین یاخود ئەبێت 2 ساعت دوای نان خواردن بێت دوای بەربانگ بێت ئەتوانی دوای سەعان ئەوانەی کە چوون بۆ تەراوی ئەو کاتە بچم بۆ ئەوە بەڵام لە یادمان نەچێ ینی بەڕۆژ ئەوانەی کە وەرزشوانن ئەوانەی کە بڵێن یاریزانی محتەرف و پرۆفیشنەڵن باشتر وایە زۆر تەمرینی قورس نەکەن ئەمە یەکەمیان دووەمیشیان بەیانیان پێشەوەی بڕوا بۆ دەوام ئەتوانێت بە پێ بڕات ینی ئەمە ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بێ بە پێ بڕات بەنیسبەت کەیبانی ماڵەوە من ینی سەرنجی ئەو ماوە زۆربەی کاتەکانیان ئەکوژم بەسەرەن بە پێوە سانە ماڵ پاگەکەنەوە جام پاگەکەنەوە تەلەڤیزۆنە شۆن نازانم حەوشە ئەشوەن ئەمانە بەس بە پێوە بوون بە زوزەیەکی کەم سەرە بەکەن و کە ئێتە سەرکاتی وەرزشەکەڵێ من لە بەیانیەوە بە پێوەم و بە ڕۆژوو بووم و ناتوانم بەڵام ئەگە سەرنجی بێ زۆربەی ئەمانە دەقاودەق وەکوای ئەم سیانەمان بە ئۆتۆمبیلە بە پاسێک بڵین بۆ شوێنێک من دانیشتوم و ئێوە بە پێوە بوون کە داڵبەتین بەڕاستی ئێوە بەس قاچانێشەوە من قاچم سڕ بووە هیچ هینێک مانگوزەیەکی وامان سەرب نەکردووە بۆ ئەوە ینی وەرزشەکە باشترین کاتیان سێ کاتمان هەیە بەیانیان کەمێک بە پێ بڕا پێش ئەوەی داوام بێ ئەگەر ئەو کەسە داوامی هەبێ دووەمیان ساعتێ 2 ساعت پێش بانگی مەغریب یاخود 2 ساعت دوای نان خواردنی بڵێن بەربانگکردنەوە بۆ پاشێو ئەگە بە خێرایی باسی بکەین پاشێو زۆر گرنگە بکرێ هەندێک هاوڵاتی بەداخەوە پژوێی ئەخان یاخود نایکە نازانیانی بڵێم هۆکارەکە ناچەند کە خورمایەک دەخۆن و تاوە بەڕاستەکەی شتیوانە ئەبیانی خۆی پاشەی تەندروست بریتە کە هاوشێوەی ژەمی بەیانیان بێ بۆی ئێمە کە ڕەمەزانەکەمان تەواو بوو بە ئاسانی گەڕینەوە ژەمی بەیانی بخۆین و خواردنێکی سووک بێ بۆ نمونە ئەوەی کە زۆر باشە نان و ماسیەکێکە لە بژاردە هەرە باشەکان لەگەڵ یاخود مەسەڵەن هێرکە ئەگەر ئەو کەسە کێشەی نەبێ بە کوڵایی یاخود پەنیر یان خۆ شۆربایەکی نسک ئەمە باشە یان چواردەنی گوێست بخوات لەگەڵ یان میوەیەک بخوا ئێمە هەمیشە میوە ئەخینە ئەڵێن 2 ساعت دوای شەمەکان بێ بەس لە ڕەمەزانە ئەم گۆڕانکاری ئەکەین بۆی ئەو کەسە توونی نەبێت باشتر وایە لە کاتی پاشتەوە چاو قاوە نەخورێتەوە ئەگە بیخۆیتەوە ڕۆژی دوایەوە تینی و دەبێ مادەی کەفاینی تایە ئەوە باتە لە شەدەرەوە ئەمەش خاڵێکی هینە ئەگەر نانیشمان خوارد ینی باشتر وایە ئەو کەسە نانی تیری یاخود نانی هەورامی بخوات ینی ناکرێتەوە لە پارچەوە هەستی ناوسادی و ماس بخۆیت و بە تەمای ئەوە بی بڵێن سوودی تەندروستی مانگی ڕەمەزان بۆ تۆ دابین بکرێت ینی تۆرەگەر لەسەر چاکە تۆزێک بوەستین تەبەن عادەتەن لە کۆمەڵگەی مەیە چا زۆر چایەکی خەلیسی ڕەش دەخۆن جیاوازی هەیە لەوەی کە چایەکی بێ ڕەنگ و زەر دەخورێت لە هەندێک کۆمەڵگەکانی تردا هەر ئێستا بۆ نمونە کۆمەڵگەی مەدابش بۆ هەندێکی خەریز هەندێکی زەر دەخۆن بەڕاستەکە ینی خۆی بڵێن جیاوازەکان تاوەکو خەستر بێ ئەمە پێکاتەکانی کەفاینەکەی زیاتر تایە تا خەستر بێ بەڵام کاتی چاخواردنەوەکە لە کۆمەلگای ئێمە زۆر غەڵەتە لە ڕووی زانستیەوە بێ ساعتە یان 2 ساعت دوای نان خواردە بێ ئەمە خاڵی یەکەمیان چای سەوز باشترە کە کۆمەلگای ئێمە جارێ نەگەیشتونێتەوە قۆناغا چای سەوز و چای ڕەش بەس لە وشکردنەوەیە چای سەوز زۆر وشک ناکرێتەوە چای ڕە زۆر وشکەکرێتەوە تا تۆختر بێ خراپترە ئەگەر ڕاستەوخۆ چایکی خەز دەگە خواردنا بخۆیتەوە ئەبێت هۆی ڕێگرت لە هەڵمژینی مادەی ئاسن لە یادمان نەچێ ینی کەمی مادەی ئاسن و کەم خوێنی بە بۆنەی کەمی مادەی ئاسنەوە لە خانمانە زۆر باوە بە بۆنەی سوڕی مانگانە و مناڵبوون و شیردانەوە هەروە لە مناڵیشا بە بۆنەی گەشتەوە پێویستیان زیاتر پێێتی ئەگەر ئەم کەلتورە کاتیەوە هاتووە کەمێک گۆڕانکاری تیا بکرێت بەڵێ دکتۆر خەڵکێکی زۆرمان هەیە لەوە چێ لە بری خورما بەجگەرە ڕۆژوە کێشکێنێ
ئای تەسەور کە هیوا هەیە من و تۆ چەنە پەلاماری پەرداخیاوە دەین مەلابانگ دەدا بۆی تۆزەتینوێتیمان بشکێ لە پارچەوان بەسمێ ئەو حەزەکان مژێکی زیاتر لە جگەرەکەی بدا گەنجانێکی زۆریشمان هەیە بە ڕۆژووە بن بەڵام شەوانە دەچنەوە کافتریا و نێرگە لە خانەکان بۆ کێشانی نێرگەلەیەکی زۆر تا 11 و 12 و زۆر جار دوی شەویش لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە شێوەیەکی گشتی ئەم جۆرە لە خۆگرتنەوەی بە ڕۆژدا و پاشان ئێوارە بە جگەرە شکاندنی ڕۆژوەکە و بەردەوام جگەرە کێشان چ زیانێکی زیاتری هەیە لەو کاتە ئاسانەی کە تۆ 2 سەعات جارە جگەرەیەکت کێشاوە بێگومانە بێ ینی دوای نان خواردن ئەبێ ساعتێک جگەرە کێشان دوای ساعتێک بێ نێرگەلە کێشان هەموو میژێ لە نێرگەلە 100 ئەوەنەی جگەرە کێشان کەمترە بەداخۆ من خۆم چوو کە جگەرە ئەکێشم ئەزانم خراپە بەزانی کەم کەمیکەیتەوە نانە ئەبێ ڕاستگۆ بم ینی بۆچی من ینی خراپە بێگومان خراپە بەس من بەڕاستەکەی ناتوانم مازی لێوێنم بەس ئەتوانم پێ بڵم کەمیکەرەوە تا نیوەی پێشە و ساعتێ دوای ڕۆژوەکەت بێ بەڵام نێرگەلە کێشان کە مژێکە مقابلی 100 ئەوە بێ ئەمە کارێکی ترسناکە بەڵام لە کاتی پاشەیەوی شاجگەرە کێشان ئەمە کارێکی هەڵەیە ئەبێتەوە هۆی ئەوەی کە ئەو کەسەری خۆڵەوشتی بە ئاوچێت و ئەمانە بە شێوەی گشتی فێر نەبیت ئەگە فێریش بووی ئەمە زانکان کۆکن لەسەرەوەی مانگی ڕەمەزان باشترین فرسەتە بۆی وازی لێبێنی تۆ ئەگەر حەبە سەعات خۆت گرت بێگومانی ئەتوانی ئەو چەند سەعاتش بیگریت و ئەوانە یان لانی کەم باسیەکانە پاک بێتەوە ئەوانی باسی نێرگەرە کێشانە کرد یان ئێمە کۆمەڵێک ئەگە هاوڕێ بین دەجاتی ئەوە بین ئەگە بە پێ پیاسەیەک بکەین وەکو وەرزشە ئەمەیان کارێکی بەسوودە ینی بۆ دابنیشین دەوێ و ینی بەڕاستی ئەوەی کە ئەمانە ئەیکەم پێوتێ ڕۆژ و بەڕێکردن چکەگە تۆ 3-4 ساعت مێنیتەوە هەڵبەت ڕۆژی دوایەوە گە دەوامیان نەبێ ڕەنگە تا نزیکی نیوەڕۆ دوای نیوەڕۆ هەڵمەستن ئەوانەی کە منیان بینم من خۆم پیانەڵم بەخوا ئەمە ڕۆژ و گرتن نییە ڕۆژ و بەڕێەکەی دیانی کارێکی خراپە بەس بە شێوەی گشتی هەرێکی باشە بۆی وازی لێبێنی یان لانی کەم کەمیکەیتەوە چکە تۆ حەبە ساعات خۆتگر ئەو کاتە شینێکی باش لەسەر چاکەگەر پرسیارێکی تر بکەم منداڵ لە ئێستا بەشێک لە دایکان نایانوێ مناڵەکانیان فێری چا خواردن بکەن بڵێ ینی خراپە چاوی بۆ منداڵ یاخود دەبێت چایەکی زرد بێت تا 3 ساڵ بەڕاستەکەی نەک 3 ساڵ ینی هەندێک لە لێکۆڵینەوەکان ئەڵێن 3 ساڵ بەڵام زۆربیان ئەڵێن 4 ساڵ و زیاتر پێش 2 ساڵ بە هیچ جۆرێ نابێت چا بدرێ بە مناڵ ئەمە هەمویان کۆکن بە هەموو چایەک بەڵام خۆی منطق لەوەیە ئەمە پێوتێ دووفاقی دایک و باوکەکە لەبەر چای مناڵەکە بیخۆن و بڵێ مەی خۆرەوە بەخوا ئەمە کارێکی جێبەجێ ناکرێ بە تایبەتی مناڵ ئەیبینێ و ئەی با ئەی خوابیینە کە فێریش وازی لێ نایەنێ دووەمیان تا 3 ساڵ فێر نەکرێت دوای 3 ساڵەکەش کەمکەمە تا درەنگتر فێر بکرێ و چاکە تا کاڵ بێت باشترەواتە زەر بێنەک چاکی خەز بێ و کاتی خواردنەکەشی شوێنەوەرە خراپەکانی چینەگە بەونەت لە 2 ساڵیا دایک و باوک نەزانن یا مناڵەکە خۆی پاژماوە بەرماوەکەی دایک و باوکی بخواتەوە وتم مادەی ئاسنە باتە دەرەوە ئەو مادەی ئاسین کە لە خواردنەکەیە کە ینی تا ئەم دەقێش کەمی مادەی ئاسن و کەم خوێنی بە بۆنەی ئاسنەوە لە کۆمەلگای کوردەواری زۆر باوە و پەیوەندی بەباری ئابوووریەوە نییە ئەوانەی کە منیان بینم بەشی زۆریان خواردنەکەیان هەیە ئەتوانن بیخۆنیانی بەس لە بەبوونی چاکە و سوودەکە ئەڕاتە دەرەوە یان ئێمە مەسەڵەن شروعی بۆ نووسید ئاسنی کەمە ئەبێ 2 ساعت پێش ئەوە نەچا بخواتەوە نە 2 ساعت دوای ئەوە شروعەکەیەتی و ئەو دەگەڵا چاکەی خواردوەتەوە هەموو سوودەکانی ڕۆیشتووە دکتۆر ئەوانی کە نەخۆشی دێشخایەنیان هەیە چۆن تەعامل بکەن لە ڕەمەزانە بە تایبەتیوانی کە توانای بە ڕۆژوگرتنیان هەیە بێگومان ینی ئەمە بێ نەخۆشی درێژخایەن پێش ئەوەی بە ڕۆژوو بێ سەردانێکی پزیشکەکەی کا بزانێ ئەتوانێت بە ڕۆژوو بێ دیاننا دومیان حتای کاتی حەبەکانی بۆ بگۆڕێ بۆ نمونە نەخۆشی شەکرە ڕەنگە پێشتر ئەگەر حەبەکانی 3 جار بێ بۆی بکرێ بە 2 جار جۆرعەکەی کەم بکرێتەوە لە هەمان کاتە ینی ئەگەر نەخۆشیەکان هەمویان کۆکن لەسەرەوە خواردنی سوێر ئەوەی کە بڵێکی زۆر خوێتیایە نەخورێت ترشاد یەکێکە لەو خواردانەی کە زۆر دەوڵەمەندە خوێتی ئەکرێ کە لەسەکەی ناوی بە خوێ خۆشەکرێ ئەوانەی کە نەخۆشی دڵ و زەختیان هەیە نابێ بیخۆن ئەوانەی نەخۆشی گوچیرەشیان هەیە هەر نابێ بیخۆن ئەوانەی گوچیران سسی بووە بڕێکی زۆر لە ڕیشاڵ بخۆن ئەوانەی کە شەکرەیان هەیە نابێ ئەمەیان پەیوەندی بە خواردنەکەەوە نیە بە زۆر گرنگە نابێ لە دوای بانگی ئەسرەوە بخەون چکە ڕەنگە لەو کاتەیە شەکرەی زۆر دابەزێ نەخۆشەکە ئەگەر خەوتە بێت ئاگادار نییە دابەزینی شەکرە لە نەخۆشی شەکرەیە زۆر ترسناکە لەوەی کە بەرز بێتەوە ئەمە خاڵێکی تر خواردنەوەی ئاو بە منتەزەمی هەش ئەوان ئەبێت 10 پەرداخیان زیاتر بخۆنەوە و ئەگەر حەپێکیان هەبێت پێویست بکات دوای نان خواردن ئەمە
کاتی پاشەویان تۆزە بۆ پێش ئەخرێت بۆی کە ئازاری گەدەیان نەیات نابێت دوای پاشێ و ئەو کەسانە بخەونەوە بەلانی کەمەوە بۆ سەعاتێک بەڵام هەندێک نەخۆشمان هەیە بێگومان نابێت یعنی ئینادی بکات تۆ پێ دووتراوە بە ڕۆژوو مەبە بە ڕۆژوو بیت یەکەم بۆ تەندروستی خۆت خراپە دومیان ڕۆژی دەوروبەرەکەشت تێگەی زۆر باشە دکتۆر ئەو کەسانی کە گەدەیان ساغە و برین و قورحەوە شتانیتیانە بەڵێ سرکە زەیتی زەیتون زەیتون خۆی یا بۆ منە خەیار شۆرە یا بیبەریتونە ئەم شتانە یا زەنجەفیل ئەمانە چه گرنگێکی هەیە بۆ منە ئایا ئەمانە ئەچنە خانەی خۆراکە تەندروستەکانەوە ئێستا بڵێم باسی زەیتونە کە زەیتون خۆی زۆر باشە بەڵام زەیتی زەیتون ئەوەی کە پزیشکەکان کۆکن لەسەری بکرێتە ناو زەڵاتەوە بەس بڕی کەمی لە بەکاربێنێ لە بیرمان نەچی ئەمە لە کۆتاییە هەر چەوریە زەیتەکەی بازەکەم ئێمە خواردنەکانیشمان خواردنی کۆمەلگای کوردەواری بەداخەوە زۆر چەور لێەندێت ئێمە بڕی چۆریەکەمان دیاری کرێ بێ کە بڕێکی کەم بێ زەنجەپیل و ئەمانە گەشێشەی گەدە زۆر نەبێت واتە دڵەکزەیەکی زۆرن نەبێت زەنجەپیل ناببوورە بیبەریتون و ئەمانە ئەمە هین نەبێت سکەی سێو ئەگە بکرێتە دوو کەوچی چای لێ بکرێتە ناو پیاڵەیەک ئاوی شیلەتێن یاخو گەرمەوە بۆ ئازاری گەدەوش زۆر باشە بە تایبەتی ئەگە لەسەر گەدەی بەتاڵ بخۆیان لە بینی شەمەکان سەعاتێک پێشەوەی پاشێ بکاتەوە یان پێشەوەی میوەکە بخوا زەنجەپیلیش بە هەمان شێوە بەڵام لەگەڵ زەڵاتەیە زۆر بەیان کۆکن لەسەرەوەی ئەمانە بەکاربهێنرێ هەم بۆی زەڵاتەکە تام و چێژێکی هەبێ هەم بۆ گەدە ئاسانترە ینی ئەمانە بەکاربهێنرێت و یەکێکن لە خواردنە نایەبەکانی پێوتێ کە زۆر ئەمان پارێزێ بەڵام لە یادمان نەچێ ینی ئەمانە جێگە ئیلاج ناگرێتەوە تۆ باسیەوەت کرد ئەگە کەسەکە هیچ کێشەی نەبێت و بۆ تەندروستی بێگومان و ئەگە بەهارات بەکاربهێنرێ لە جیاتی خوێ باشترە بۆ چێژێنان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامەران شاژڵەیی پسپۆڕی بواری خۆراک سپاس بۆ دەرفەتی کە بێمت بەخشی و بەرنامەکەت ڕووناکردی تۆ سپاس بۆ ئێوەش بۆمان دووبوونتان زۆر سپاس بینەرانی عزیز بڕگەیەکی ناو بەرنامەکەمان کە فترەیەکە پێمان زیاد کردووە ئەویش بڕگەی ڤیددیوەکانی ئێوەیە کە پێم وایە سێ هاوڵاتی بە جیاواز چەند ڤیددیو بابەتێکیان بۆ نردین بۆ تەلێگرامی ژمارە 1950 ئێوەش دەتوانن ڤیددیو بابەتەکانتان بنێرن و لە بەرنامەی پەیامی ڕۆژدا بینەری بن ئێستا چینە لای ڤیددیۆ یەکەمیان ڕاز ئەگەر قسەی زیاتری لەسەر بکەیت ڤیددیۆکەت بینی ئەوەی چۆلەکەکەیە خانمێک لە شاری سلێمانی دەڵێ بەیانی کاسامەوە دەرگا و پەنجەرم کردەوە بۆ ئەوەی هەوایەکی پاک بێتە نێو ماڵەکەمەوە دەبینم چۆلەکەیەک مردار بۆتەوە لە حەوشەکەما و هاوتاکەی تریا هاوسەرەکەی ئەم هاوڕێکەی بە دەوریادێت و وەفا و خۆشەویستی خۆی بە دەردەڕێ پێکەوە بینەری ڤیددیۆکە دەبین و پاشتر دێنەوە بۆ سیرکردنی ڤیددیۆکانی دیکەش و قسەکردن لەسەریان. هەر ساڵی ڕابردوو لەگەڵ ئەم کاکە جەلالە حازریان بیری دەچین بۆ ئەربەر لە ئەوەی بەینی جادە چ پێم دەستەوە بەسەتی گوێ درێژێک مردار بوو بوویەوە ئەوی دیکەش کە لە هاتنون لە چوون و هاتنەوەشمانە هەر بەستەنیشتەوەما بوویەوە سەیریە کرد و وەفا و خۆشەویستی خۆی بۆ دەرەبڕی لە بەشەناخۆی قلیاسان یا ببوورن لە ڤیددیۆکانی ئێوە یەکێکی دیکە لە بەرگەکان نوێژی هەینی لە شاری هەڵەبجەی شەهید دیمەنی مزگەوتێک نێردراوە با پێکەوە بینەری بین و پاشتر دێنەوە لاتەم.
فجرا جئت بعد العسر يسرا ربنا أعلاك قدرا يا إمام الأنبياء أنت في الوجدان حي أنت للعينين ضي أنت عند الحوض ري أنت هاد وصفي يا حبيبي يا محمد يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك يرتوي بالحب قلبي حب خير رسل ربي من به أبصرت دربي يا شفيعي يا رسول الله أيها المختار فينا زادنا الحب سپاس بۆ کاکەکرم هەڵەبجەیی کە نوێژی یەکەم نوێژی هەینی لە مزگەوتی هەڵەبجە کە مزگەوتی مۆسە تاهیر بامۆکیە بۆی نردوین بڕگەی سێمی ڤیددیوەکانی ئێوە بە شەناوخۆیی قلیاسان کە خوێندکاران لە بە شەناوخۆیی قلیاسان لە زانکۆی سلێمانی ئیفتارێکیان ئامادە کردووە لە ناو گۆڕەپانەکەیە پێکەوە ڤیددیوەک دەبین کە یەکێک لە قوتابیەکان بۆ بەرنامەی پەیامی ڕۆژی نردووە. فيك أذوق حلاوة الإيمان لا تنقضي أنت للروح دواء رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب أنا لن أنساك فأنت في قلبي دائما تمضي الأيام ودعائي كل عام ربي تقبلنا يا ربي بلغنا رمضان کەم کەسەیە بە ناوی بیلال کەیوانی ئاشنا نەبێ. بیلال کەیوانی دەنگێکی ڕەسەنی نێوهونەری ئیسلامیە و لە نەوەدەکانەوە تا ئێستا لە بواری ئاینی و عیرفان و ئەدەبدا دەنگێکی درەوشاوەیە و دەنگێکی دیارە. دەنگێکی زوڵاڵ و خۆشیەیە. بیلال کەیوانی ئەمڕۆ میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە بۆ قسەکردن لەسەر هونەری ئیسلامی و ئەدەب و عیرفان و
هەروەها پەیوەندیان بە ڕەمەزانەوە مانگی پیرۆزی ڕەمەزانێکی لەو مانگانەی کە زۆرترین شاعیر و ئەدیب و هونەرمەندانی کوردستان توانیویانە عشق و خۆشەویستی و سۆزی خۆیان بۆ خوای گەورە و بە پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم دەرببڕن و هەروەها هەوڵ بدەن لە ڕێی هونەرەکەیانەوە ڕەزامەندی خوا بەدەست بێن. بەڕێز مامۆستا بیلال کێوانی هونەرمەندی ئیسلامی زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون و تاعات و عیبادەتیشتان قبوڵ بێ. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و کەناڵە جوانەکەی پێیان بۆ ئەم بەرنامە ئازیزە و تەواوی بینەرانی خۆشەویست. ئومێد دەخوازم کە خوای پەروەردگار مانگی پیرۆزی ڕەمەزان بەخێر و خۆشی بژێڕێ بەسەرمانە و مانگێک بێ کە تایە بتوانین نەخێرێکی گەورە بەرامبەر بە مشتهیاتی نەفسانی بەرامبەر بە حەز و ئارەزۆ شەیطانیەکان درێژ بکەینەوە لە مانگە بۆ تەواوی مانگەکانی تر. سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە کە خۆشحاڵم لە خزمەتانە. زۆر بەخێر مامۆستا بیلال سەرەتامێ باز لە ئەدەب و عیرفانی ئیسلامی بکەین. ئەدەب و عیرفانی ئیسلامی چه گرنگیەکی هەیە بە تایبەت تۆوەکو هونەرمەندێک بەدەنگە خۆشەکەی خۆت چه سوودێکت یا چ کاریگەریەکی ئەدەب و عیرفانی ئیسلامیت بەرکەوتووە لەوەی کە ئەوەندە دەوڵەمەندە دەیەهای وەکو جەنابەت بتوانن خۆشەویستی خۆیان یا بەدەنگە خۆشەکەی خۆیان گزارشت یا تعبیر لەو ئەدەب و عیرفانە بکەن. بەڵێ ئەتوانم سەرەتا باس لەوە بکەم ئەگەرێمە بمانوێ باسی عیرفان بکەین بەڕاستی و کاریگەریەکانی عیرفان لەسەر خودی وەکۆڵێ ئینسانەکان ئیتر ئینسانەکانیش هەر بەهرە و توانە و تاقەیەکیان تیابێ هونەرمەند بن شاعیر بن ڕنگدانەوەی ئەم حاڵەتە بەڕاستی ئەبێ ینی چۆنەڵی باسێک لە عیرفان بکەین ئەنج بچینە سەر کاریگەریەکانی کە دوجار عیرفان مرۆڤ بەرەو چه ئاستێکی باڵا و گەورە ئەبا هەتا ئەوەی کە ئەم مرۆڤە بتوانێ ینی چۆنەڵی لە ناو کایەکانی ئەدەبی عیرفانە زیندوانەتر وەکوڵێ لێ هاتوانەتر بتوانێ مەسەلەن گەرم و گوڕیانەتر ژیان بکات چونکە مەسەلەن مەولانە لە جێگەیەکە قسێکی زۆر جوانی هەیە فەرمێ کاری مەردان ڕوشەنیە و گەرمیەست کاری دوونان حیلە و بێشەرمیەست کاری ئینسانی مرد کاتێک کە ئیتر وەکوڵێ دێتە ناو ئەم ئەدەبیاتی عیرفانەوە بەردەوام ئەبێ ڕۆشنایی باتەوە بەردەوام گەرم و گوڕی لێ بتکێ. عیرفان بە قەناعەتی من هەرچەند وەکوڵێ قسەکردن لەبارەیەوە بە بۆچوونی من زۆر قورسە و من خۆم بە لایقی ئەوەش نازانم کە بەڕاستی وەکوڵێ هێشتا لە کەنارەکانی ئەدەبیاتی عیرفانە بم چونکە بەڕاستی عیرفان بە بۆچوونی من بۆ مانایە دێت کە هەر لە سەرەتاوە ئینسان وێران ئەکا بعد زویرانی ئاوەدان کونەت ینی مەولانا فەرمێ دوایەوەی کە وێرانتەکان جا ئاوەدان تەکاتەوە چونکە بەڕاستی وێرانکردنەکەی بە جۆرێکە کە ئینسان لە تەواوی مشتهیاتی نەفسانی وەکوڵێ پاگەکاتەوە. آخر هەمیشە نەخێروتن لە بەڵێکردن قورسترە یعنی ئەسەر تۆ بەڵێ بۆ هەر شتێک بتەوێت ئەتوانی بیکەیت و بەدەمیەوە بچیت بەڵام نەخێرکردن قورسە نەخێرکردن کارێکی ئەستەمە لەوەی کە تۆ چۆن بتانی بەرامبەر بە تەواوی مشتهیاتی نەفسانی و هەمیشە دەسەڵاتدارەکانیش نەخێرکارەکانی گومانی تیانە یعنی عیرفانیەت فێری ئەمەتەکە هەتا ڕەمەزان یەکەمین هەنگاوی ئەوەیە کە بەڕاستی ئێمە والێ ئەکا کە نەخێر بەرامبەر بە تەواوی ئەو شتانە بکەین کە لە ڕابردووە کردومانە نەخێر بەرامبەر بە ئاوەکەی بەرامبەر بە نانەکەی بەرامبەر بە چوزانم هەموو ئەو شانە ئەەکەی کە ڕۆژانێک کە مەسەلەن وایان لە تۆ کردووە لە ئینسانی بوونی خۆتت وەکۆڵێ دوور بخەنەوە. یەکەم هەنگاوی چوونە ناو ئەم ئەدەبیاتی عیرفانە وەکو عەرزم کردن ینی سەرەتا ئەبێ وێران ببی ینی مەولەوی تاوگۆزی خۆمان شتێکی زۆر زۆر جوانی هەیە لا بوت سەعادەت ستارەش نییە ئەگەر بتێ ئەم بینایە بەڕاستی بیکەی بە بینایەکی جوانتر و باشتر و چاکتر و گەورەتر لەمەی کە ئێستا هەیە بێت چی لێ بکەیت ئەسڵەکەی خۆی بەڕاستی ئەنجا بینایکی تۆ مەحویە فەرمێ قسە و باست لە عیرفانە کەچی دنیایە مەنزورت باز لە خەڵکانێکەکە کە قسە باسەکانی عیرفانیانەیە بەڵام ئەیانەوێت دنیا بەدەست بێن ئێمە چۆن عاریفی ڕاستەقینە بناسینەوە یام کامانن سیما و خەسڵەت و تایبەتمەندەکانی عاریفی ڕاستەقینە. هەر جەنابەت باسی مەحویت کرد من هەر ئەچمەوە لای مەحویە فەرمێ تا نەبووری تۆ لەسەر پێناخەیە مەیدانی عیشق سەر لە جێگەی پێدەبێ لەم ڕێدانی ئەوەلا یەکەمین هەنگاوی بابەتی عیرفان ئەوەیە کە بەڕاستی ئەبێ سەر بخەیتە جێی پێ یعنی ئەبێ سەردا بنەی سەردانان یعنی چی یعنی هەرچی ئەو غرورەی لە مێشتی ئینسانە هەیە هەرچی ئەو کەڵکەڵە نا ئینسانیانەی کەوا ئەکەن ئینسانی بوونی ئێمە مەسەلەن بە جۆرێک
بڕواتە جێگەیەک کە ئیترمانایەک بۆ ئینسانی بوونی خۆمان نەمێنێتەوە ئەبێ بەڕاستی لای بەری ئامادە ئەم چ سەر نەهەم عشقی تورا بەسەر بەرەم بەر تو بگویی نەیشکەنەم شکەر بەرەم مەولانا فەرمێ هاتووم من لە ڕێی ئەم عشق و مەحەبەت و خۆشەویستی توە هاتووم سەردا بنێم کاتێ باسی سوزدەیەکە ئەڵە کاتێککە من ئەمێ سوزدە بەرم ئەمێ سەری خۆم دابنێم یعنی چی یعنی ئەوەی کە لە مێشکمایە لەو کەڵکەڵە غروریانە لەو پۆزەی کە ئەخر ئینسانەکان هەمومان دیارە کاتێککە ئەن بینین پۆز بە قسەکانیانەوە لێ ئەدەن ئەچنە هەر جێگەیەکەوانێ بە جۆرێک قسە ئەەکەن بە جۆرێک خۆیان نمایشەکەن پڕپڕن لە نمایشێک کە نمایشەکە هیچ جێگە و شوێنێک ناگرێ بەغێری نابوتکردنی خۆیان نەبێت چونکە بەڕاستی ئەم بابەتە پێویستی بە خاکیبوون هەیە پێویستی بۆیە تۆ بیتەوە بە خاک بیتەوە بە هیچ لە فەلسەفەی عیرفانان معنایەکی زۆر گەورەی هەیە یعنی بەجددی کە خاکی دامن بە وەگەرنە تۆزی بەربادی کە ئاوی گەوهەر بە وەگەرنە بڵقی سەر ئاوی یعنی ئەدەبیاتی عیرفانیت فێری ئێمە ئەمە ئەکا ئەبێ جار ببیتەوە بە خاک ئەگەر قەرار وایە خاکی ئەبێ ئەو خاکەبی کە بەدامن و وەکۆڵێ ئەوەی خەڵکەوە ئەنووسێ ئەگەر قەرار وایە ئاویش بێ و ئاوەبی کە گەوەر و دڕ و مرواری و ئەوەی تایە ئاخر لەوە کارەساتر نییە تۆ بچیتە سەر دەریا و بەلوێ چێک ئاو بە گۆزێ ئاو ڕازی بیبێتەوە ئاخر لە ناو ئاوات سەدان و هەزاران وەکوڵێشتی بە نرخ هەیە کە پێویستە ئینسان ببێ بە غواڵ و زۆر چی بکەین کە تەنها ئێمەمانان ئێوە نانکرد لە ناو عیرفانیتر توانێتەوە تەنها لە ڕەمەزان و لە مانگی مەولود و لەمانەیە چێژ لەو عیرفانیەتە وەرنەگرین چێژ لەو ئاواز و سرودانە وەرنەگرین بڵێ ئەوەی کە واکە ئەوەیە کە بەڕاستی ئێمە دین بە عشقەوە وەربگرین یعنی ئەزمموی سلوکی دینداریانە بخەینە جێی ئەوەی کە تا ئێستا هەروەکو تەڵقین وەرمان گرتووە ئەوەی کە تا ئێستا ئێمە لە دووتوێی لاپەڕەکانە تەنها خوێندومانەتەوە حیفزمان کردووە لە بەرمان کردووە قەت جێی ئەوە ناگرێتەوانێت کە تۆ خۆت دەی ئەزمموی ئەەکەی آخر مەولانا شتێکی زۆر جوانی هەیە لێ گوشەم شەنید ڕسمی ئیمان و مەس شد ئەڵێ من چیرۆکی ئیمانیەکانم هەمووی بیست و بەڵێ مەست بووم بەڵامی ڕسمی ئیمانم ئارەزووست مێشکم پڕ بوو لە باسی ئیمان وێنەی ئیمانم پیشان بن ئێمە گرفتەکە لەوایە بەڕاستی ئێمە تا ئێستا نەمانتوانیوە وێنەی ئیمان ئەو ئیسلوکە ئیمانداریەی کە پێمانە بەڕاستی وەکۆڵە بیگوازینەوە تەنانەت قورئانیش نەقدیم حاڵەتە ئەکا قورئانە فەرمێ وقالت الأعراب آمنا قل لن تؤمنوا ولكن قولوا أسلمنا بەڕاستی ئەفەرمێ کۆمەڵێک لە عراب هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیان ئێمە ئیمانمان هێناوە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای پەروەردگار لێو پێی فەرمووتی نا پێیان بڵێ ئێوە ئیمانتان نێناوە یەجارێ لە مەرحەلەی ئیسلامان آخر بازنەی ئیسلام بچووکترە لە بازنەی ئیمان ئێمە ئەبێ بەڕاستی ئێمە زۆربەی زۆرمان تا ئێستا لە مەرحەلەی ئیسلامین بۆ لە مەرحەلەی ئیسلامین لەبەرەوەی کە بەڕاستی تەنانەت ئەوەی کە ئیکەین جموجموڵێکە و هیچی تر نەگەیشتن بۆی کە چێژی بکەین بمان باتە نێو بازنەی ئیمانەوە لەوەی کە هین هەر مەولانا هینێکی زۆر جوانی هەیە فەرمێ یەک عومر ما ئەندوختیم نەخ ئەسەرێ چەشمە ڕەفتە بوت یەک تەمەن ئێمە درومانیمان کرد کەچی بەکرەکە بە دەرزیەکەەوە نەبوو یەک تەمەن ئەوەی ئێمە تا ئێستا کردومانە ئەوەیە ئەو وەسڵەی لە نێوان خۆت و خوایە هەیە بە معنای کەلیمە درێژت نەکردوێتەوە بۆ هەموو تەمەنت گرفتەکە ئالەمایە یعنی ئێمە وەرە سەیریکە یەک شت هەیە ئەبێ ئینسان بێنێتە ناو حیاتی خۆی کاتێکێتە ناو فەلسەفەی عیرفانەوە کە ئەویش ئیشراقە ئیمامی غەزالی کاتێکە باسی فەلسەفەی ئیشراق ئەکا ئیشراق من ئەگەر وەک وەڵێ ڕوونی کەمەوە بۆ جەنابیشتانم بۆ بینەرانیش کە لی تێبگەن جاری وایە تۆ برادێکی زۆر خۆشەویستەیە چەند ساڵە نەتبینیوە معشوقێک دێ دڵارامێکە دێ چوزانم دەمێکە وەکوڵێ هات پێی نەگەیوی هەمیشە خولیای ئەوە بۆ ڕۆژێ لە ڕۆژگان بیبینی بەڵام ڕۆژێ بەبێ ئەوەی کە ئەسڵەن ئەم کەسە لە خەیاڵی تووا بێ ئەم ڕەفیقە ئەم برادەرە ئەم خۆشەویستە لەپەڕ چاوەکەی بە چاوی ڕێپەر لە جێگەیەکە ئەیبینی ئەسڵەن تەوەقوع نەکردو ببینی ئەو لەحظەیە بۆ تۆ لەحظەیەکی زۆر کورتە ئەو خۆشیە کە تایە هەستی پێەکەی کە ئەم کەسە ئەبینی بەڵام کاتێک کە ئیتر لەگەڵیا ئەڕۆیت قسە ئەەکەیت و درێژە بە قسە ئەیەن و مەسەلەن پیاسەی لەگەڵاکەی ئەوانە هەمووی کات بەڕێکردنە بەڵام لەحظەی یەکەمەکە مە ئەو چێژە بوو کە بەڕاستی ئەها ئێمە چۆنەڵی چێژمان لێ وەرگرت ئیمامی غەزالی فەرمێ ئەو لەحظە کورتە ئەبێ درێژکەیتەوە بەسەر هەموو تەمەنتا بۆ ئەوەی کە چێژ لە تەواوی سلوکە عیبادەتی و دینداریەکانە بکەی بۆ ئەوەی کە مەسەلەن زیاتر چێژی لێ ببینی ینی هەر ئەوەیە کە مەسەلەن مەولانا خالید شتێکی زۆر جوانی هەیە یعنی تەواوی عیرفان تەواوی مەسەلەن مەبانی و مەغزا و مەبەستی عیرفان لەسەر ئەم حاڵەتە وەستاوە کە تۆ تایە
یادی خواکەیت سلوکی دینداریانەی خۆت ئەنجامەدەی بۆ ئەوەیە کە خوا یاد بکە فەذکورونی ئەذکورکم ئەمەی ئێمە ئەیکەین ینی چۆن ئەڵێ منەتەکەین بەسەر خوایە نەعوذ بیلاکەوەی کە مەسەلەن بەڕۆژووە بیر نوێژ ئەەکەی پێ دوای شتێکی زۆر مهمە کردو بەڵام عاریفان نەزانی بۆچی ئەمەیان کردووە بۆ ئەوە ئەم عیبادەت و سلوکە دینداریانیان کردو بۆی کە خوا یادیان بکە ئای خۆش بە حاڵی ئەوەی کە بەڕاستی خوا یادی ئەکە خۆش بە حاڵی ئەوەی کە ئینسان ئەکەوێتە حاڵێکەوە ئیتر ئەهان ڕەنگی خوا ئەگرێ صبغة الله ومن أحسن من الله صبغة بڕۆن ڕەنگی خوا بگرن چی لەوە جوانتر هەیە مرۆڤ ڕەنگی خوا بگرێ ئەها مەولانە خالید لە جێگەیەکە کە ئیتر ئەو حاڵەتەی بۆ دروست بووە ئەو ئیشراقە ئیتر هاتۆتە ناو دڵی و خوا ئەو شەوقەی یاوە لە دڵی ئەفەرمێ ئەوەی هیوام نەبوو بێتە خەوم بۆم هات بە بێداری تەماشاکەن چ فەیزێکە لە سایی بەختی دڵدار دێ ئەوەن دەڕێی دووری کەعبەتەی مەکە حاجی بێهودە کە بەیت الله ئەوە خۆی بۆ تەوافی قەلبی دڵدار دێ ئەفەرمێ بەڕاستی ئەوەی هیوام نەبوو تەنانەت بۆ لە خەویشا بیبینم ئەڵێ بە بێداری بۆم هاو ئەمە خۆماندووکردنی ئەوێ ئەمە ئەو حاڵەتەی ئەوێ وەکو مەولانا فەرمێ کاتێکە شەمز هاتە ناو ژیانمەوە هەرچی وەکو دز ئەڵێ بەر بۆ گیان و هەرچی پێمە بولی کردەوە بەبەسی تعلقاتە کە ئەبێ ئێمە وەختێک چێژ لەوە وەرەگرین کە جەنابەت فەرمووت هەرچی تعلقاتی دنیایی هەیە هەرچی ئەو شەخەڵ و پەخەڵە هەیە کە بە گیان و بە ڕۆح و بە دنیایی بە دنیاویستیمانەوە نووساوە لێکەینەوە لەوەتی دەست بە قسە کردووە چەند جاناوی مەولانا تێنە بۆچی ئەوە نمازی بێ بەو من پێم وایە مەولانا تاقە کەسێکە کە بەرنووری خوا کەوتووە لە دوای پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم یعنی ئەتوانم بڵێم لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم خەلیفەکان ئەبوو بەکری سیدیق ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ عومەری کوڕی خەتاب عوسمانی کوڕی عەفان عەلی کوڕی ئەبی طالب ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەمانە کۆمەڵە کەسانێکن کە بەڕاستی بەرنووری خوا کەوتون ئەو نورەی کە خوای گەورە فەرمێ بەڕاستی ئیتر ئەها چۆنەڵێی حجابی نفسی خۆیان شکاند و لەو دیوی حجابەوە بەسیرەتیان بۆ پێشات من حەزەکەم یعنی بەڕاستی باسی ئەوە بکەم ئەوان بە نووری عەکسی پێغەمبەرەوە ئەوەندە منعکس بوو مەولانا بەچی منعکس بوو مەولانا بەوەی کە ئەم باسانەی ئیمانی تەحویل کرد بۆ بینین زۆر باش تحویل کرد بۆ ڕوئیە یعنی ئێمە عەفوم کە ئێمە تەنها و تەنها ئەم باسانە لە چوارچێوەی گوێمان ناماوەتەوە بۆیە یعنی مەسەلەن عاریفەکان هاتوون ئەڵێن کاکە چاو هەتا مەودایەک ئەبینێ و گوێژ هەتا مەودایەک ئەبیسێ بڕۆن بۆ ئەوەی کە قیسە ئیمانیەکان چیرۆکە ئیمانیەکان تەحویلکەن لە بابەتی گوێوە بۆ ئەوەی کە بیبن بۆ بابەتی بینین هزار چشم بڤام خا ئەڵێ بڕۆ هەزاران چاو قەرزکە ئەها نالی خۆشمانەڵێ لەو وەختەوە بیستومە دیتن بە قەدەر چاوە هەرموم لە بەدەنی یەکسەر وەک عینی فەنەر چاوە لێ لەو کاتەوە کە بیستومە بینین مەودایەکی دیاری کراوی هەیە هەر بەقەیەوەی کە خۆت ئەبینێ سێ من نازانین لەو دیە و دیوارەوە چیا گوزەرێ ئەڵێ هەرموو یەکم لە بەدەنم کردو بە چاوێ بە ئەوەی کەشتی زیاتر بەفی زۆر باش خەڵک مامۆستا من میوانداری کردووە چاوەڕێی گۆرانیشەکە منیش هەروە هەبێ ناوبڕێی کوور وەردەگرم دوای دێمەوە سەرەوەی دەبێت بەرهەمی ترمان پێشکەش بینەرانی عزیز ناوبڕێی کوور وەردەگرم و لەگەڵ مامۆستا بیلال کێوانی درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژە دەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون ئۆمێگا 3 ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی زەیتی ریزی
لە دەستپێشی ڕۆژدا کوپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو مەوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0771 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز دیارە ئەم بڕگەی بەرنامەیە لەگەڵ مامۆستا کێوانی درێژەی پێدەن و ڕاستەخۆ دەچمەوە لای خۆی و مامۆستا زۆر سپاس. ئەگەر لێەوە دەست پێ بکەین پێشوەی کە بچینەوە سەر جارێکی تر قسە و باسی شیعە عیرفانیەتەکان دەمەوێت بەرهەمێکمان پێشکەش بکەی کە ئەویش لەسەر خواستی خۆم من داوای خاڵۆ ڕێبوارە لێ یەکەم. زۆر سپاس. بەزەکە سەرەتا بکرێ قسەیەکی لەسەر بکرێ. هەڵبەتە خاڵۆی ڕێبوار ئەگەر لە نەزەری کاک ئەحمەدی موفتیزادەوە قسەی لەسەر بکەین، خاڵۆی ڕێبوار خودی پێغەمبەر صلی الله علیه و آله و سلم کە مۆسەبیلا هەستەکەم بۆ یەکەم جا ئەویش هێناوێتە نێو ئەدەبیاتی ئێمەوە. بەڵێ ڕێوەڵا کاک ئەحمەد هێناوێتە ناو ئەدەبیاتی کوردی و بە تایبەتی مناجاتەوە. چونکە کاک ئەحمەد یعنی بەڕاستی کاک فاروقی فەرسا دەگەڕێتەوە ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێ. ئەڵێ لە سنەوە ئەڕۆشتین بەرەو تاران. لەو کاتەیە ڕادیۆی سیارەکەمان کردبووە لەسەر ڕادیۆی کوردی بوو، بەشی کوردی تاران، گۆرانێکی حەسەن زیرەک بوو، خاڵۆ ڕێبوار. ئەڵێ کاک ئەحمەد زۆر گریاوانە. ئەڵێ وتم کاک ئەحمەد جا خۆ بۆ خاڵۆ ڕێبوارەکەی خۆی ئەڵێ وتی دایخەمیش بۆ خاڵۆ ڕێبوارەکەی خۆمەگریم. لەبەرەوە ینی کاک ئەحمەد عشقێکی زۆر عەجیبی هەبوو بۆ پێغەمبەر صلی الله علیه و آله و سلم. هەروەی کە مەسەلەن یەکێک لە شعرەکانیان فەرمێ ئەگەر ودمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بووم مەگەر هەر خوا بزانێ. لە تۆ گەیوە سەرمایی ژیانم تروسکەیەکی ئەوین تامی ژیانێ. لە من بۆ من لە من فەرز و نزیکتر هەزار گیانم دەڕێت ئەر بۆ نەگیانێ. گیانێ چییە من بیکەم بە قوربانی تۆ؟ هەزار گیان ئەەکەم بە قوربانی ئەو ڕێگەیەوە. ئازیز گیان بووە بە جوان وێمە بێ ئەدەبیم کرد پەنەم واتی گیان ئاخر یحییکم ئامان عنوان ئەرنە گیان چێشەن 100 گیان قوربانت. ئەوەشی هەیە.
هەر بە عشقی کاک ئەحمەد و بە یادی ئەو بە محەبەتمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم خاڵۆی ڕێبوار ڕێگانە زایانێ بمخەسار ڕێگایە وەی نووری چاوانێ بمخەسار ڕێگایە وەی قەزاولاگیانێ ڕێگە گۆم کرێ دووی تاریکایە شایەوێم چاوەڕێی چێرای ڕێگا و بایانی تۆم داماوی سایارای سەرگەردایانی بووم جۆیانی شایانەی ئاوادانی تۆم وەی خاڵۆی ڕێبوار ڕێگانە زایانێ بمخەسار ڕێگایە وەی نووری چایانێ مەجنون خۆیان وادای لونگی کۆڵێن بۆ یاهویا منێ هۆی ڕێگای چۆڵێت بۆ مەجنون تەفلێ بوو جەمەکتە بخایانایە پەی عەشقی لەیلێ بوو بەیادێوانایە پەی عەشقی لەیلێ بوو بەیادێوانایە یاخوا دەنگ و دەمەزەر خۆش بێ خی گەورە پاداشت بڕاتەوە مامۆستا بیلال یەکێ لە قوتابیەکانی مامۆستا عەبدولکەریم دەڕیز دەفەرمێ دوای تەوابوونی نوێژی بەیانی چۆڵبوونی حوجرەکەی ڕۆژە چوومە مزگەوتەکەیەوە مامۆستا لە کۆتایەکانی تەمەنی ئەوەنە بچووکە و پشت کۆما بوویەوە ئەڵێ ئەوە دەستی خست بە پشتی و بە تەسبیحە دەنگ گەورەکەی بە سۆز و گریانێکی خۆشەوە شادی مەولەوی تاوگۆزیە خوێندەوە کە هەستی بە ڕۆشنی من کرد بڕیەوە و گوتی ئاخ مەولەوی داغ مەولەوی بۆچی لە نێوان دوو تاشەبەردی تاوگۆزا خۆت قوتار نەکرد و دەرنەوچی بەهار هەموو مرۆڤایەتی بدناسن و بزان چەندە گەورە و مەزن بووی مەولەوی تاوگۆزی ئێمە و مەولانای ڕۆمی ئەوان فارسەکان ئەتوانی بەراوردێکی ئەم دوو عاریفە گەورەی ئیسلاممان بۆ بکەین واللهی من هەموو جارێ ئەسەف بۆ ئەوە خوازم کە بەڕاستی مەولەوی تاوگۆزی ئێمە کورد بووە ئەگەر بەڕاستی کورد نەبووایە غەزەلیاتی مەولەوی لە هەر ڕوویەکەوە بیگری و شعرەکانی لە هەر زمانێکەوە بیگری کە شعری بە هەورامی و بە عەرەبی و بە فارسی وتووە بڕوان پێ بکە هیچی لە شعرەکانی زۆربەی زۆری ئەو شاعیر و عاریفە گەورانی ناودارانەی دنیا کەمتر نییە کە بەڕاستی ئەتوانم بڵێم جیهان بینی ئەم بۆ بەعزێشت زۆر قوڵترە لە هەندێک حاڵەتی تر یعنی ئەگەر مەولەوی بە نمونە وەربگرین لە هەندێک شتا ینی من لە کۆنفرانسێکا کە بۆ مەولەوی لە تاران گیرابوو بەشداریم کرد بڕوان پێ بکە یەشێک لەو دکتۆرانەی کە لەسەر مەولەوی شتێکی نووسی بوو تەنها چوارینەیەکی مەولەوی بوو بووە ئیلهامی ڕیسالەیەکی دکتۆراکە بینووسێ کە ئەویش ئەم چوارینەیە بوو کە نووسی بووی ببەخش ئەی بوو العەجەب ئین بوو العەجەبرا بیاموزش ڕموزاوتی ئەدەبرا نەتویا بیچمە ناپوختەکاری نەمەنیا بم چت و ئاموزگاری جا لە فەوائید الفەوائحا کە سەرەتا کە دەست پێیەکە مەسەلەن یعنی وێنایەکی زۆر عەجیب و جوانی هێناوە جا طبعا شاعیرانی ئێمە کاتێک کە دەستیان کردووە بە هەر بابەتێک نووسیبێتیان سەرەتا بە
سوپاس ئوستایشی خوا دەستیان پێکردووە و بە خستنە ڕووی ناتەواوی و عیب و عارەکانی خۆیان دەستیان پێکردو بۆ ئەوەی کە خوا بەرەکەت بخاتە ئەو هەنگاوی کە ناویان و ئەیانوێ مەسەرەن دەبارەیە و بدوێن و قسە بکەن. مولوی تاوگۆزی خۆمان لە جێگەیەکە لە فەواید الفەواحیدا کە سەرەتا دەست پێەکە ئەفەرمەیەکی دەربەستە دەری نەزر و سیاهی نەگونجد ئەی ئیلاهی یا ئیلاهی. طبعا لە زمانی عەرەبی و لە ئوسلوبی نیدایە ئێمە ئەیمان هەیە بۆ بانکردن حروفی نیدا لەگەڵ یان ئەداتی نیدا لەگەڵ یا. طبعا ئەی بۆ بانکردنی نزیکە، کەسێک ئەگەر نزیک بێ لە زمانی عەرەبیا بە ئەی بانیەکە ئەی فولان. بەڵام ئەگەر دوور و فاسیلە و مەودایەک مەسەرەن لە بینی تۆ و کەسی بانکراوە هەبێ ئەبێ بەیا بانی لێ بکەیت. مەولەوی خۆمان ئەڵێکی دەربەستە دەری نەزر و سیاهی نەگونجد ئەی ئیلاهی یا ئیلاهی. من بەم هەموو عیب و عار و بەم هەموو ڕوسیایی خۆمەوە ئەم هەموو فاسیلە و مەودایەکە لە بینی من و تۆ بۆ هەی گونا و شەرمەزاریەکانی منەوە لە بینی من و تۆ معشوقا خوایە دروست بووە ناگونجێ من بە ئەی ئیلاهی بانگەکەم بە ئەداتی قەریب ئەبێ بە ئەداتی بەعید بانگەکەم بڵێم یا ئیلاهی. لە جێگەیەکی ترا کە باس لە مەسائیلی فەلسەفەیە باس لە دروستبوونی خەڵقە باز لە چیرۆکی خەلیقەتە لە جێگەیەکە کە مەسەڵەن خوای گەورە فەرمێ ئین السەماوات والأرض کانەتا ڕەتقەن فەفەتەقناهما. تەواوی ئەم گردون و ئەم وجود و بوونەوەرە هەر هەمووی هەساری ئەستێرێکی گەورە بووە. ڕێک ئەم قورئان مەسەڵەن باسی ئەماکە. مەولەویژێ لە باسی ئەمە شاکارێکی گەورە بە دوو دێڕ تەفسیرەکە فەرمێ لە کۆکۆوە تا کۆکۆ کەواکب کەوکەبی کەونە لە کانی کانی ماکانی مەکانی کانی ئەنوارە. ینی ئەوەندە قوڵ بۆ ئەم بابەتە ڕۆی و هەرەوە نەبێ حرفی بە یەکەوە نابێ و وەکوڵێ وشەسازی کردبێ یەک دنیا معنای قوڵ و فەلسەفی لە پشتەوە هەیە. یان مەسەڵەن کە باسی ئەوە ئەکرێ کە پرسیار لە بوون و وجودی خوا کراوە باشە ئەی ئێمە کاتێک کە دروستکراین خوا هەبوو ئەی کە خوا هەبوو خوا خۆی لەکوێ بوو. زۆر باش عفوم کە با ئەم چوارینە عەرەبی بڵێم لە خزمەتە ئابم زۆر جوان مەسەڵەن باز لەوە کاکە ئەڵێ من أين ينتمى إليه متى حتى أتى عليه. کێ لەکوێ بوو کە ئەو هەبوو هەتا بڵێ ئەو کەی هەبوو کەی هەبوو کە ئەو هەبوو هەتا بڵێ ئەو کەی هەبوو. سپاستانە. جەنابیشت بەدەر لە دەنگە خۆشەکەت لە خوێندنەوەی شاری شاعیرانە بە تایبەت شاعیرانی کلاسیک و بە تایبەتر مەحوی دەستێکی باڵا دەیە. پێم خۆشە گوێبیستی شارێکیش بزانین کامەمان پێشکەشەکەی بەم جەوە ڕۆحی و ڕەمەزانە پیرۆزە گونجاو بێ و ڕۆحەکانمان بەڵکو لەگەڵ مەحویا بچێ بۆ خزمەتی سالاری مەدینە. ئینشاءالله. هەر ئاوەکە کردمەوە چوە سەر ئەم بابەتی شعرەی کە بەڕاستی مەحوی لە دنیا بینی و جیهانی خۆیەوە ئەڵێ کاتێک کە مەقایسەکان عکس ئەبنەوە کاتێک کە مرۆڤ وەکوڵێ ڕووگەی ڕاستەقینەون ئەکا هەموو شتەکانی لێ ئەشێوێ تەواوی جوانیەکان ئەبن بە ناشرینی لە کاتێکە عیرفان بە عکسەوەیە هەرچی وەکو کیمیا هەیە هەرچی ناشرینەکانی گۆڕێ بە جوانی پێم خۆشە باسی سایەی دەوری چرخی سوفلە پەروەرەکە. لە سایەی دەوری چرخی سوفلە پەروەر لەک بەلەک دەدوێ لە سایەی دەوری چرخی سوفلە پەروەر لەک بەلەک دەدوێ سەگی ئاواتە خوازی ئێسکی وشتر لە شەک دەدوێ دەبینم شێری شێرفگەن دەڵە کەوڵی دەکا دەبێم بە کۆڵێ کلکەوە ڕێوی لەگەڵ کەوڵی دەڵک دەدوێ دەبینی بایەزیدە وەک یەزیدێکی دەبینن خەڵق دەبینی بایەزیدە وەک یەزیدێکی دەبینن خەڵق بە بێپەردە شەیاطینی لە ئەحواڵی مەلەک دەدوێ نەناوی ڕۆژ و مەهبردن نەباسی سەدر و شەهکردن موحید هەر دەبێ هەر یەک بناسێ هەر لە یەک دەدوێ منەجیم عمری زایع بوو لە بەحسی فکر و ئەفلاکە منەجیم عمری زایع بوو لە بەحس و فکری ئەفلاکە کە پیرێژن هەمیشە هەر لە ئەحواڵی خەڕک دەدوێ بەتاقە فەخری کیسرا هەر خەوەرنەق فەخری نوعمانە دەنی هیممەد وەهایە هەر لەگەڵ کوچک و کەڵک دەدوێ زەمانەی سوفلە پەروەر زەمانەی سوفلە پەروەر وا ڕەواجی سوفلەیی داوە کە دایم
ئەو دەمە سوێرە لەگەڵ نان و نمەک دەدوێ پەکی تێدا ڕەقیبە و شۆخە کوشتنمی کە لەی پرسی ئیرادەی کاری خێر ئەڵبەتە شەیتانی لە فەک دەدوێ ممەیەز چرخی کەچڕە و بێ نەکەی مەحوی کەماڵت خەرج زوبانی تێغیە و دەرحەق بە حرفی من لە حەق دەدوێ خۆشە بۆی زۆر لە دنیا فراوانەکەی مەحید و نەکەن و حەزەکەم لە ناکەسکارێکە شا بەدەنگەوە بۆمان بڵێیتەوە هەندێکی ئەگەر هەردوو سێ کۆپلەشی بێ ماشەڵڵا زۆر جوان دووتەوە بە زمانی بەڕۆژ و شۆداوای لە بوون نا لە خزمەتتان هەر شەیەکی پاداشتێکی قیامەتی وای گەورە ئینشاءڵڵا بەرەکەت بخاتە کار و کردەوە و هەموو شتێکمانەوە ژیانمانەوە ئینشاءڵڵا طبعا حەزەکەم باسێکشێم لە ناکەسکاریە بکەم کە لەگەڵ برای بەڕێز و خۆشەویستم کاک ئەحمەد کەریم تۆمارمان کرد کە لێرە و ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆی هەیە من فکرەکەم مایە بەڕاستی ئەویش ئیشێکی زۆر زۆر جوانی بۆ کرد کە ئەتوانم بڵێم شتێکە کە بە زیندوی ماوەتەوە و بەردەوامیش ینی خەڵک حەزەکای گوێی لێ بگرێەوە فەزلی خوای گەورەیە و سپاسێکم لە ناکەس کاهریا خاکم بەسەر ڕۆی بەبا عمرێ خدایا تۆ بمن ژێنی تا لەبەر قاپی کەسێمرێ خەیاڵی پوچی دنیاوە دەماغۆ دڵمی پێچاوایە ئەمانەمایە نەمەنامە قیامەت 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 هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم کاک لە بەرنامەی پرۆژەی تازە چیت هەیە لە ڕۆی شعر و گۆرانی و هونەرەکەتەوە بەگشتی بەڵێ وەڵایی ڕاستەکەی کاری مامۆسایەتیم هەیە و مەژغوڵم بە کاری مامۆسایەتیەوە بەڵام پرۆژەی تازەمان گروپێکمان هەیە بە ناوی گروپی یاران کۆمەڵە گەنجین کە سواز بۆخوا کە کۆمەڵێک ئیشی زۆر باشمان کردووە من لێرەوە ینی چۆنەڵی زۆر سپاسی و هیمت بەرزیەکەم کە ئەو برایانە بەڕاستی هیانە و بۆ گروپەکە بە خەرجی ئەدەن کە سواز بۆخوا بازنێ و گروپە لەخوا بزیابێت لە زۆر لە زیاد بوونایە ڕۆژانە بە بەردەوامی ئەو فەزلی خوای گەورەیە دوجار پرۆژەیەکمان هەیە بەڕاستی کە ئەمانەوە ئینشاءڵڵا بە نیازین کەناڵیشی ناوخۆیی دابنین ئەم کەناڵە بەس تەنها خزمەت بە ئەدەبیاتی عیرفان و معنەویەت و بەها باڵەکانی کۆمەڵگا بکە و جیاواز لە هەموو حاڵەتە تەقلیدیانی کە مەسەلەن هەیە ئیشمان بۆ کردو و مدەتێکی زۆرە خەریکی ئەو پرۆژەین و ئینشاءڵڵا بە ئومێدی ئەوەی کە بکەوێتە سەر پێی خۆی و دوای مانگی ڕەمەزان ئینشاءڵڵا پێچێ دەست بە پەخشی خۆی بکە زۆر باشە ئەگەر بچینەوە سەر ڕابردووت بەڵچکە وەک کاگراز لە سەرەتا ماژەی پێکرد لە نەوەتەکانەوە خەریکی سرود و گۆرانی تر چەند ڕەنگە و کاتە جیاواز بە لە عیرفانیات بەڵام هەندێک شتی تایبەتمەندیت هەبوو چیت ماوە لە ڕابردووت لەو کۆنەکان لەوەی کە ئێستش لەبەر خۆ تابیڵیتەوە وەڵاهی من ئەو ڕابردووی خۆم هەمووی خۆشەوە بەڕاستی وە پڕیشن لە یادگاری خۆش و ناخۆش یعنی زۆربەی زۆری ئەو شتانش کەوتو من خواخۆی ئاگای لێتی کە هەمووین بەدڵوتووە یعنی بۆ هەر لەحزەیەک بۆ هەر قۆناغێک یعنی ئەو قۆناغانی کە تایە ینی حاڵەتە ئیسلامیەکە لەوە چێ لە
چۆنەڵی لە عیزەتا بوو بێ دوجار لە شکستا بوو بێ یان چوزانم ینی ئەوەی کە ئێمە ویست بێتمان ینی چۆنەڵی دەنگی ئێمە بە جۆرێک بگا کە بەڕاستی کە بریتی بێ لە دەنگی خێر و بەڵام تەویل و تەفسیری هەڵی بۆ کرابێ و کە ئێمە جێوەزمە و چوزانم کۆمەڵەشتی لەم بابەتانەین بۆ هەموو ئەوانش مەسەلەن شتم هەبوو شتم و تۆوەکو پامێک ئێستا پێ ئەچێ مەسەلەن ینی چۆنەڵی حاڵت بێتە سەر ئەوەی کە لی تێبگەێن بیلال ڕق لە دڵتا هەیە بەرامبەر عاریفەکان زۆر جار دڵیان پڕکردە لە خۆشەویستی مامۆستا سعیدی نورسی فەرمووی ئێمە گیان فیدای خۆشەویستین کاتی دوژمنایەتی خەڵکمان نییە تۆ ڕقی کەس لە دڵتا هەیە من ئەمەیە باسی ئەوە بکەم کە غاندی قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەوەی بەقەدەر باڵە مێشولەیەک ڕق لە دڵیا بێ لە هیچ حەقیقەتێکەوە نزیک نییە لە هیچ حەقیقەتێکەوە یعنی بەڕاستی من سواز بخوا خۆم زۆر لەسەر ئەوە ڕایەناوە کە ڕقم لە هیچ کەسێ نەبێت زۆر باشە نەشم توانێ قەدر قەڵگرنەوە بە باسی عیرفان مەولەوی بەڕەحمەت بێ لە شەرێکاڵێ ڕیشە چەنی من گەرنێەوە حزور شەرتەن بتاشوش تاوە نەفخی سوور عیرفان تا چەند لە ڕواڵەت بازی و لە مادەگەرێتی و لەم سەردەما کە سەردەمی مادریالیزی و مادەپەرستی و ینی زۆر شتەکانمان بوون بە ڕواڵەتی هەر لە خانوویەکەەوە لە جلوبەرگێکەوە لە سیارێک و حتا لەناو کای ئیسلامیەکەشدا ئەوەی ڕیش و عەمامە و جبە ئەم شتانی لەبێتەوە خەڵک بە چاوێکی ناشینەوە سەیری بکە عیرفان تا چەند نتوانێت لەو ڕواڵەت بازیە ڕزگارمان بکە و بمان باتەوە بۆ قوڵای ناخی خۆمان بەڵێ خۆی کێشەکە لەوایە کە ئێمە تەنها دێڕەکان ئەخوێنینەوە ناچینە پشتی دێڕەکانەوە ینی ئەو هەموو حەدیثە هەیە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم أفرمي مثلا إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم من روايتك إلى قلوبكم وأعمالكم يعني گرفتەکە لەوایە ئێمە تەنها لە حەدیثەکانی شو خۆی ناخوێنین و لێی تێناگین خودی خوای پەروەردگار سەیری لە شولاری ئینسان ناکە يعني تۆ تاچ ڕادێک لە شولارەکە و بە جۆرێکە کە ئیترها خەڵک وەکوڵە لە بەرێ هەڵبسنەوە یەشێک لە عارفەکانی خوا کە وفاتی فەرمووە بەڵام شعرێکی زۆر جوانی هەیە فەرمێ سەر بەبێ سەودای سوتێنەر وەک سەهۆڵم بۆ چییە دڵ بەبێ عیلمی لە دونی تاسی چۆڵم بۆ چییە جا فەرمێ چەندە وەسفی نابەجێمکە نامەوێ بێسوود دەلام وەک دەڵێن خۆشە لە دوور دەنگی دەهۆڵم بۆ چییە لە جێگەیەکە ئەڵێ بەم هەموو عیبە و عابای فشوفۆڵم بۆ چییە من کە خۆم ئەزانم ئەم هەموو عیبم ئەم هەموو تۆ ناتەواویم تایە ئەم عەبا فشوفۆڵم بۆ چییە خۆ ئەگەر کەسێک لێی بێ و بتوانێ ئەرکی کردنە سەرشانی ئەو عەبای پێغەمبەرێتیە کە مەسئولێتێکی زۆر زۆر گەورەیە بیکاتە سەرشانیە خوا پیرۆزی بێ ئەوەی کە ئەتوانێ وەکو ئەڵێ ڕیش و تەواوی ئەو نازانم سروتە جوانانەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە لە ڕووی ڕواڵەتیشەوە ئەگەر ئەهلی ئەوە بێ و شایانی ئەوە بێ جێبەجێی بک و لە شایانی ئەوەی هەبێ کە ڕیژ بێڵێتەوە وەکۆڵێ نەبێتەوەی کە حەرجەنابەت زۆر جوانە فەرموو کە مەولەوی خۆمانە فەرمێ ڕیشێ چەنی وێم نەیەوە حزور ئەگەر ئەم ڕیشە حزورم لەبەر خوایە بۆ دروست نەکا شەرت بێ هەتا ڕۆژی قیامەت من بیتاشم ڕیشێک چی سوادەی هەیە کە تۆ حزوری لەبەر خوایە بۆ دروست نەکا قسەکە لەسەر ئەمە نییە بۆی کە لێمان بە هەڵە تێنەگەن قسەکە لەسەر ئەمە نییە کە ڕیژهێشتنەوەیان هەر تەقسێکی وەکۆڵە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کارم من ئەڵێم خۆزگە هەمومان بمان توانایە بگەین بە ئەو دەرەجەیە کە شایەنی ئەوە بین ئەو ڕیشەی پێغەمبەری خوا کە بەو پیرۆزیە هێشتوێتیوانێ ئێمەش تەقلید لەو بکەین ئەوەی کە مەسەلەن شایەنی ئەوە بین کە بەڕاستی کاتە پێمان ئەوترێ ئیمام و پێشنوێژی مزگەوتێک و پێشنوێژی خەڵکێک ئەەکەین خۆمان بە شایەنی ئەوە بزانین کە بەڕاستی بچینە ئەو شوێنەکە شوێنی پێغەمبەری خوایە قسەکە ئالەمەیە کە بەڕاستی ئێمە بە تایبەتی گرفتەکە لەوایە بەڕاستی ئێمە هەتا ئێستا هەتا ئەم لەحزەیە لە ڕواڵەتە دەرنەچوین کە لە کاتێکە دین سلوکی دینداری مەولانا زۆر جوان باسی ئەمە ئەکا زۆر جوان ئەمە ڕوونەکاتەوە ئەفەرمێ أصحابي مصطفى هاول وهاو رياني بيغمبر سلامي خوالة بيغمبر ورحمتي خوالة وان بي أفرمي قرآنيان أخوارد نيان أخوان الله برسيارة نيكروت يعني شي قرآنيان أخوارد وتي هرونيك إنسان أجر خواردنك بخوا زور بيخوا انت لاي بيكا استفراغك باشا الله أوانيش أوان دا قرآنيان لبر أكر هتا أويك بتوانن لجياني روجان وكردي خوانا جيب جيب زور باشا وانساب لبر درفتي كم من ماوا أو برهمانشي كبيشتر بيشتر كردين من لو رو بدلون أبو ككورد بون بله يعني وقتها استاد دواي برهم يكتر لي دكم لا خوانوي شعر
بەڵام مژدەی با تۆ زێت درێژ بەسەر چاو کەواتە چینە سەر قەسیدەی بەحری نور مەگەرەوە چینە سەر قەسیدەی بەحری نور زۆر باش لە خزمەتتە. وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه. وصلى الله على وزات باش قدس آياتا كأخلاقي بسنديدي جنابي حي منانا. وصلى الله على وحزرتي صاحب كمالاتا كأعلى معجزي قرباني بمن نوري قرآنا. لتاريخي شوي كفرا بيقدم لمعيكي دا 1440 دنيا چراخانه چرایەک نوری بێچوونی مومیدی بێ دەبێ وابێ چرایەک دەستی قودرەت خۆشیکە بۆ تا ئەبەدمانە. تعالى الله تعالى الله بەدوو دەهبوو کە هەردوو عالەمی داگرت بنازم بەم کەماڵی عەزم و حەزم و شەوکەت و شانە. لەگەڵ ئەم ئیحتیشامە زوهدی دنیایی تەماشاکە کە یەک لەدنانی جۆ بوو قوتیا خورما دووسێ دانە. فلك جاهي سري خرماني تا عرش أوبة نابي تنزل كعلوي همتي بودن كزيزانا. مهمة غير ذاتي حي لهمتيا نية إلا لبر أمة بهمتا دايم بأحزانا. شو مدحك بكم لا يقبتو يا خير خلق الله شو مدحك بكم لا يقبتو يا خير خلق الله مني بخيرنا لايق كجبريل تسنى أخوانا. بياني قوري خلقي كسي آيد لشأني بي نمقدوري منو تويا نئيشي قس سحبانا. لآدم تا مسيحا أنبياء يقيق بقومي خوي خبر داود لباش إيمة كدي أو فخري أكوانا. نعوتي خوي ونعتي آل وصحبي وقو هر درجة لدرجة يعني كتبي منزلي أو أنبيايانا. شهار رهبان وكاهن هاتفي غيبي بيكتريان ددا مجدة كجنة ديت دنيا بمنزيكانا. كتشريف قدومي هات دنيا بارشك فيز لهوري مرحمة باري كآثار نمايانا. رشيني آقري بردايا عمري آقري زردشت ببرقي بو كشق بو تاقي كسرا بو بويرانا. دلي سوتا بزردشتو بكسري كسروي قريا او اند بحري ساوانم لچاوي دا بوتانا. أتوش أي نفسي بطينا أتوش أي نفسي بطينا ببيجي ضل مسوتينا لبر كسر كمي دنيا بسا أمشين وقريانا. همو كارت بحيل خزمتي فكري عزازيلة عزا وقت رجن مقرى ديارة كاري مردانا. بذكروا فكري شمي مصطفى وقت مصفاك بذكروا فكري شمي مصطفى وقت مصفاك كباسي أو صفا بخشة طرب خيزة درفشانة. لكن وصفي جمالي لقلب محزي خيالي دل بجاري بوتكيوي طور لقلب محزي خيالي دل بجاري بوتكيوي طور. لكن وصفي جمالي ليوي واصف قلب دابانا. جلال شوكتي أستوشكيني سركشاني عصر جمال طلعتي جوهر قدازي ظلمة استانا. تماشا كردنيك الروح بخشي عالمي مردو نقاهيك بتندي راست خيزي عالمي جانا. للروجي حرب زربة رعب سامي روح كاسر سام أقر شيري جياني روبروبي شاري لجيانا. كوقت آل ياراني لخدمتي دبن وقروح حياتا نوري شاوة أنسي جانا محزي إحسانا. قهدان اشتني كيوي كي تمكيند لبرشاو لوقت الرويني دا هردلي سروة خرامانا. لرخساري لطيفي قل لجعدي عنبريني ضل دجوشيت دباري أو قلستان أم دلستانا.
لەبی ڕۆحی ڕەوان و نێوچەوانی ڕۆژی لێ دەتکێ زوبانی تاشەکە ڕێزە دەهانی گەوهەرەفشانە مەلاحەت مەحوی دیداری حلاوت وەقفی گفتاری تەراوت نەزری گوڵزاری کە ڕەشکی باغی ڕزوانە وەکو یاقوت و بەدری تر جەنابی ئەحمەدی مرسەل کە تێفکری لە ئینسانە بەڵێ ما نەکوە ئینسانە وجودی ئەو لەگەڵ باقی وجودان ئەرنیە فەرقی بەقەد ڕۆح و جەزەت بێ سێبەری خارج لە ئیمکانە مەگەر ئەو سێبەرانەی خەزنەمەندە کردووە بۆ حەشر چ دڵسۆزە کە لەو گەرمایە شاسایەی لەسەرمانە لەگەڵ بێسایەی سایەی خەیاڵی کەوتە سەر هەر کەس لەگەڵ بێسایەی سایەی خەیاڵی کەوتە سەر هەر کەس چ کەسدار و چ بێکەس سەیدە سەردارە سوڵتانە ئەوی ساتێ لەبەر پێیە سەری تەسلیمی دانابێ ئەبەد مالیک ڕقابی گردنی تەسلیمی شاهانە قلوبەندە و غڵام و خادیم و دەربانی بەردەرگای نەجاشی و توبع و هێرقەل عەزیزی میسر و خاقانە کەسێ جێ هەڵتروشکانێکی لەو بەرقاپیە دەستکەوت بەعاری دێ بڵێن ئەم جێگە وەک تەختی سولەیمانە خدا پێداوەکانی فائیزی ئیکسیری سوحبەت بوون چ من چی تۆ مەلائیک ئەمبیا خۆزگەی بخۆیان علووی مەرتەبەی گەر شەمەیەکە تێگەێنم من دەترسم بەردەبارانم بکەن ئەم تێنەگەیوانە نەزەر دەرکی علووی هیممەتی ناکە یەقین ئەمما لەگەڵ باقی ڕسولدا تێبگەی بۆ فەرقی بڕوانە شەفاعی نوح بۆ کەنعان و ئیبراهیمە بۆ ئازەر رسول الله شافع بێ چ بۆ خزم و چ بێگانە بە قوربانی ڕجایەک بن کە ڕاجی بێ محابا بێ ڕجا قوربانی یەئسە بێتە سەر خۆمان کەلیم ئەرینی کە فەرموو هەر جوابی لەن تەڕانی بوو کەلیم ئەرینی کە فەرموو هەر جوابی لەن تەڕانی بوو مشەڕەف بوو محەممەد بێتەڵەب بەو مەرتەبە و شانە عروجی عیسەوی تا ئاسمان و شەمسی عالەم بوو عروجی ئەحمەدی تا لامەکان و شەمسی جانانە لە زەرفی یەک نەفەسدا شەو هەزاران دەر هەزاران ساڵ زیاتر بەڵکی ڕێتەی کات و ڕیجعەت کا هەرەو ئانە چڕێیەک بەو هەموو باڵەوە چڕێیەک بەو هەموو شاباڵەوە جیبریلی دی قووە بەجێ مابوو لە ڕێ دەیوت خزم مەیدانی سوتانە کە گەیە زاتی باری نوری بێچوونی لەسەرباری کە گەیە زاتی باری نوری بێچوونی لەسەرباری کە هەڵگیرسا بە دەوری شەمعی خۆیان بوو بە پەروانە قبولی لێکرا هەرچی ڕجا بوو پێیدرا هەرچی عەتا بوو هاتە جێ هەرچی سزای ئیکرامی میهمانە لەگەڵ هەر خوتوەیەک تەحسیلی علمێکی لە دوونی کرد لە هی ئەو سەردەپرسی ڕۆحی حکمت نوری عیرفانە بەمافی هایەوە هەرچی هەیە علمی کوورەی نۆچەرخ بە قەترێکی بزانە دی دەکەم لەو بەحری عەمانە لەبەر نوقسانی تەشبیهم پەشیمانیشم و دەشڵێم کە ڕۆیی بەدری کامیل هاتەوە خورشیدی پەخشانە بە ئاوابوونی ون دەبێ خورشید و ئەم شەمسە لە ئاوابوونیە نور و ئیزائەی سەد و چەندانە ئەوەندەی لێ دەزانم بەم نەزانی خۆمەوە مەحوی بە چاوی سەر خدا بینە و بە چاوی دڵ خدا زانە چ چاوێ کوحلی مازاغل بەسەر سورمەی سەوادی بێ منەوەر بێ نوری ڕوئەتی بێچوون و چەندانە چ دڵ قەترەیەکە ئەمما عەرشی ڕەحمانی تیا دەرجە چ دڵ نوقتێکە ئەمما مەرکەزی پەرگاری ئیمانە ئەوەندەی لێ دەزانم بەم نەزانی خۆمەوە مەحوی بە چاوی سەر خدا بینە و بە چاوی دڵ خدا زان زۆر سپاس بەڕێز مامۆستا بیلال کەیوانی هونەرمەندی ئیسلامی بەرنامەکەت ڕازاندەوە خوای گەورە پاداشتی بەخێرداتەوە و مێدەکەین ڕۆح و دەرونی بینەرانیشمان ئاسوودەوارە زۆر سپاس بینەرانی عەزیز دیارە راپۆرتێکمان ماوە کە بینەری بین پێکەوە کە ئەویش هاوڵاتیەکە ماوەی چەندین ساڵە لە قەزای سەی سادق سەرقاڵی قەبر هەڵکەندنە تەنها فی سەبیل الله قەبر هەڵدەکەنێت لەو قەبرستانەی کە لە سەی سایقا هەیە بە تایبەتی شاخێکە بۆ خۆی و توانا و تااقەتێکی دەوێت هاوکارم سوێد محەممەد ڤیدیۆکی بۆ ئامادە کردین پێکەوە بینەری دەبین گەورە
من كريم حسين محمد للريق وقور ملكن دل سيساقة ما وشان صالة خريكي سفيان سازيابرة بس كان سالة بيامتي متمن أول ناس وعندي كوافارة يجيشي حتى من ما أم قورسانة من لبرخوا خالص يجيشي للتلفين مو جنمناها ولا من لبرخوا يجيشي لبرخوا هل كان من لبرخوا هل كان مرا غير من قومك أخوش تقولك من فرقناكم خالص نولا فرقناكم تيجيشي نولا سعاد بك بزان بحاجي فرقي كزناكم نوي شوية بارانيا بوريا بفلي من سلم فيوني رجولهم هي لحموشيا كما دد وانظير سيم هي باشي تازه هي خاقناي تازه هي تيجيشي خلق اشتري باشا ليش اشياء نمرون دوين سبيان لجمع من هنا شركة بلا لسا حساب يقوم او كهرباء جابلك داري كهرباء 5 سال 6 سال 7 سال شوف هتا عموديان هاو دوبان بس مبان دانيام تلفون بوكن رقمين بايلي من لحمو لا يك إلى سيماني لا حولي لحمو لا يك أما حمو توي بين سيكتي من هلم كان ديا ملت أقالوا كبر كمال داو كبر زلامة مل يكسر عشاقان جيلا يعني عشاقات الزنهم ما بيزن يرتي جيت يلا مالو شاخة ألان خاقنا جيت يلا أيوان مالي مني بابيبن ساعة كاري ساعة كهرباء وبيوتي وتيجيشي حالي بيت ساعة كهرباء من هذا عمود وكهرباء برجع هابو شاخة لو فروا برد ما حايس أبوش ها هو قلتي من هلا قرد جا لسر كي خوش وكسر متيناوي نبخوا أخوان هلا كان دي خير خوا قلا بقي سندية يقول في أخوان ميجايا بینەرانی عزیز وەک ئاماژەمان پێکرد پێشتر و ڕابینەری راپۆرتێکیش بووین تابەت لەسەر ئیفتار و بەربانگی داخلیەکە بەشە ناوخۆیەکانی شاری هەولێر دیارەکە ڕێکخراوی مرۆڤ دۆستان هەڵدەستێت بە سازدانی ئیفتارێک بۆ قوتابیەکان لە قوتابخانەکان و لە بەشە ناوخۆیەکانی هەولێر و سلێمانی کە بەداخەوە لە ئێستادا ئەمڕۆ لە سلێمانی هەیە بەڵام بە هۆکاری تایبەت ڕێگری لە ڕووماڵیان دەکەن بەڵام هاوکارم دوێنێ عیمران ئەمیر لە شاری هەولێر هەندێک دیمەنی تایبەتی نوێژی بە کۆمەڵ و ئیفتاری قوتابیانی بەشە ناوخۆیی شەی چەوکەتی هەولێری بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری دەبین بەڵام دوایین بڕگەی بەرنامەکەمانە ڕێز بۆیە هەر لێرەوە ماڵاوایی لە بینەران دەکەین سپاس بۆ میوانەکانمان سپاس بۆەوەی بینەرانی عزیزیش کە تام ساتەی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و بە گەشتنەوەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ أقبل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء مترنما لا تنقضي أنت للروح دواء رمضان 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 يا حبيب رمضان
رمضان يا شهر القرآن. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم. رمضان ليتك دوما قريب. كم أهواك يا شهر الصيام، أنا لن أنساك فأنت في قلبي دائما تمضي الأيام ودعائي كل عام. ربي تقبلنا يا ربي بلغنا رمضان. رمضان 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 يا حبيب. رمضان رمضان ليتك دوما قريب. رمضان 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 يا حبيب. رمضان رمضان ليتك دوما قريب. ليتك دوما قريب. فيك الحب زاد عم العباد يا خير زاد. رمضان يا شهر القرآن فيك أذوق حلاوة الإيمان. لا تنقضي أنت للروح دواء. رمضان 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 يا حبيب. رمضان رمضان ليتك دوما قريب. كم أهواك يا شهر